من دەست خۆش بێ دکتۆر جان، قبوڵیان دەکەین. بەڕێزان ئەو کاتتان باش. خوازیێت نەبێت ئەگەر دەنگم هەیە ژمارەیەک لە چات بۆکسەکە بنووسن بۆی دڵنیابینەوە. بەڵێ بەڕێزان، زۆر باشە، دەستان خۆش بێت. سوپاسان دەکەین. بەڕێزان بەخێر بن سەرچاون لە وێبنارێکی دیکەی ئەکادیمیای مێگەماین پلس بۆ پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاری. وەکو ڕوونە لای بەڕێستان کە ئێمە زۆربەی شەوانی شەمما وێبناری تایبەت ڕێک دەخەین. تا ئێستاش ئەکادیمیای مێگەماین پلس کۆمەڵێک وێبناری زۆری ڕێکخستووە لەم بوارەوە کە ئەمەیان ژمارە 116ەیە. جگە لەوەش چەندەها چاپێکەوتن و ڤیددیۆی تایبەتی هەیە. ئەگەر دوایی ئێستا کۆمەڵێک لینکتان لەگەڵ شیر دەکەم، دەتوان سەردانی لینکەکان بکەن بەم جۆرە. بەڕێزان، بۆ بەڕێزانێک کە سەرەتا و یەکەم جارە لەگەڵمان بەشدارن، سەرەتا ئێمە خولەکێک دوو خولەک تەرخان دەکەین بۆ ناسانی ئەکادیمیا. بۆ بەڕێزانەی کە لەگەڵمانن، بەڕێزان ئەکادیمیای مێگەماین پلس بۆ پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاری ببورن. بەڵێ ببورن، هەتا سلایدەکەم ئەوە دەبێت. وەکو ئاماژەم بێدا وێبناری ئەم شەو وێبنارێکی تایبەتە لەگەڵ لەگەڵ میوانێکی تایبەت، بەڵام بەر لەوەی میوانەکە بناسێنم. ئەو کتێبانەی کە دەبینن لەسەر شاشە ئەوانە بەرهەمەکانی ئەکادیمیای مێگەماین پلسن. بە هەندێک لە بەرهەمەکان بەڕاستی 2000 ڕێنوین بۆ مامۆستایان، 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە بۆ لەکەت بەراورد بکەوە. ئەوانەی کە ئێستا دەیبینن نوێترین بەرهەممان ئەوەیە بەرەولووتکە ڕێبەرێک بۆ مامۆستا. هەروەها ئەوەی کە لەسەر شاشەیە ئەم QR کۆدانە دەتوانن سکان بکەن بۆ مۆبایلەکانی ئەندروید و هەروەها ئایفۆن. کامەش بەرهەمێکی دیکەی ئەکادیمیای مێگەماین پلسە بە ناوی فەرهەنگی زارد کە گرنگی بە لایەنی فەرهەنگسازی دەدات لە زمانی ڕەسەنەوە بۆ زمانی دایک. ئەوەی کە لەسەر شاشەیە دەتوانن کۆدەکان سکان بکەن. هەروەها جگە لەوەش بەرهەمێکی دیکەمان بریتە لە کردنەوەی چناڵێکی تایبەت وەکو خزمەتێک بە مامۆستایانی بەڕێز بۆ ئەوەی بێبەش نەبن لە تەکنەلۆژیا، لە نوێترین تەکنەلۆژیا کە تەکنەلۆژیای ژیری دەستکردە. ئەم چەناڵە تا ئێستا هەر بڵین نزیکی ساڵێک دەبێت دامەزراوە و تا ئێستا کۆمەڵێک ڤیدیۆی زۆر بە سوودی تێدایە و ڤیدیۆی دیکەش بەڕێگایە بۆ ئەوەی مامۆستایان لەمە بێبەش نەبن. ئەو QR کۆدەی ئێستا لەسەر شاشەیە چەناڵێکی نوێی ئەکادیمیای مێگەماین پلسە بە هۆکاری ئەوەی کە گروپەکانی دیکە بەڕاستی بە هەزاران ئەندامی تێدا بوو. نەمان دەتوانانی ئیتر گروپی دیکە زیاد بکەین، بڕیارماندا بیکەین بە چەناڵ بۆ ئەوی هەمویان لەژێر یەک چەتر کۆ ببنەوە. ئەوەی کە دەمەوێت پێتان بڵێن بەڕێزان، شتێکی دیکەیە کە ئەکادیمیای مێگەماین پلس لە ئێستادا کۆمەڵک پرۆژەی زۆر گرنگی لەبەردەستە بۆ ساڵی نوێ، بەڵام هەوڵ دەدەین لە مانجی 12 بیان ناسێنین پرۆژەکان بۆیە تکای ئاگاتان لە چەناڵ و گروپەکانی ئێمە بێتاوەکو لە کاتی خۆی ئاگاداری هەموو بەرنامەکانمان بن. بەڕێزان، من شاشەکە دەوەستێنم، میوانەکە دەناسێنم بە ئێوەی بەڕێز. وێبناری ئەم شەومان لە ژێرناوی گۆڤاری زمان و زار، ئاڵنگاری و دەرفەتەکان لەگەڵ بەڕێز فەریدون سامان کە سەرنووسەری ئەم گۆڤارەیە. بەڕێزان،
لەدایکبوو شاری هەولێرن لە ساڵی 1961 خوێنی سەتایی هەر لە هەولێر بڵین تەواو کردووە و پاشان چۆتە ناوەندی و دوزاریش لە زانکۆی بەغدا بڕوانامەی بەکالۆرسی بەدەستهێناوە. بەڕێز فەرەدوی سامان خاوەنی دکتۆرایەکی شکۆیە دکتۆرای فەخری کە ئەمساڵ لە مانگی شوبات لەلایەن دانیشگای تارانەوە پێیبەخشراوە لە 20 فێبروەری 2025 دکتۆرای فەخری پێبەخشراوە. یەکەم کاری هونەری لە ساڵی 76 وەکو ئەکتەر بەشدار بووە لە زنجیرە درامای فەقی ئەحمەدی دارەشمانە کە لەلایەن بەهەشتی بەڕێز تەڵعەت سامانەوە بڵین ئامادەکرا نووسرابوو ببورن. بەروە لە هەر لە 78 یەکەم چیرۆکی منداڵانی لە هەفتەنامەی هاوکاری بڵاو کردوێتەوە. لە ساڵانی 85 تاوەکو دەکاتە 91 کۆمەڵە بەرهەمی دیکەی بڵاو کردیتەوە کە بەرهەمەکان بەڕاستی گەلک زۆرن لەوانەیە من نەتوانم ئاماژە بە هەمویان بدەم. لە دوای راپەڕین ینی بەهاری 1991 نامیلکێکی شاعری بە ناونیشانی هۆنراوە یاخیەکان بڵاو کردەوە و ئێستا سەرنووسەری گۆڤاری زمان ناسی وەرزی زمان و زارە کە ئەم شەو تەوەرەی بابەتەکەی ئێمە تەوەرەی وێبنارەکەی ئێمە باسی ئەو کۆمەڵە بڵین ئاڵنگاری و دەرفەتان دەکەین کە لە پێش بڵین گۆڤارەدایە ئەم وەرزنامەیەدایە. بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی خانی بن بۆ لێکۆڵینەوەی هزری ئەندامی پێشووی کۆمیتێ ڕێبەراتی ناوەندی پین کوردی نێودەوڵەتیە، هەروەها ئەندامی یەکێتی نووسەرانی کووردە لە لقی هەولێر، ئەندامی کارای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە و وەروەها کۆمەڵە کتێبی زۆری هەیە بە زمانەکانی کوردی و عەرەبی چاپ کراون. وەکو گوتم تازە ئاماژەم بە یەکێکیاندا لە ساڵی 1991 کۆمەڵە شەعری هۆنراوە یاخیەکانی بڵاو کردوێتەوە. پڕم لای شقی تۆ دیسان کۆشەعر بوو لە هەولێر لە 2006 بڵاو کرایەوە. ستایشەکانی عشق لە 2019 لە سلەیمانی تاوسەکانی لارش کۆمەڵە چامی شاری بوو لە 2018. شاربۆنی تۆی لێدێت دیسان کۆشەعرە لە سلەیمانی لە 2022 بڵین بڵاو کراوەتەوە. هەڵوان کتێبی عەرەبی کە مەداح العشق و تەجربە بین الإخفاق والإبداع دەستگەی مکریان چاپ و بڵاوی کردوێتەوە لە هەولێر لە 2021. کۆبەرهەمێکی شانۆی بەهشتی هونەرمەند تەڵعەت سامان بەڕێزان ئامادەی کردووە لە هەولێر لەلایەن مکەی توێژینەوەی مکریان لە 2022 چاپکرا. هەروە کاری وەرجێڕانی کردووە یاسای بازرگانی بۆ نمونە لە دووهۆک لە 2023 چاپکراوە. کارجێڕی کۆگایەکان کۆچکرۆشی منداڵانی هەیە بە ناوی پیرێژنی جادوگەر لە سلەیمانی لە 2006 چاپکراوە. کتێبی زمان و دۆسیە پێم وایە چاپ کراوە. کتێبی زمان و ئینتیک توێژینەوەکی زمان ناسیە ئەوەیان پێم وایە ئامادەیە بۆ چاپ. بەڕێزان زمانەکانی کوردی عەرەبی فارسی بە چاچی دەزانێت و پێی دەنووسێت. چەندان وتار و توێژینەوەی هەیە لە سەر پێکاتەکانی وەکو ێزدی فەیلی شەبەب یارسان زەردەشتیەکان و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکەی بە تایبەتیش بە بەردەوامی لەسەر بابەتی زمان دەنووسێت لە زۆرینەی گۆڤار و ڕۆژنامەکان. لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا لەوان ساڵانی 18 بۆ 25 سەرپەرشتی چەندان دیدار و کۆنفرانسی زانستی زمانی کردووە. کۆنفرانسی زانستی زمانی کوردی و زاراوە یاساییەکان لە حوزەیرانی 2021 زار و بنزارە کوردیەکان لە ئاداری 2024 زمانی کوردی لە دامەزراوە بازرگانی گۆشتارەکان لە حوزەیرانی 2025. بەڕێزیان کۆمەڵی بەرهەمی زۆری هەیە بەڕاستی من نامێت ئاماژە بە یەکیان بدەم چونکە لەبەر کاتەکە و ئێستا وەکو ئاماژەم پێدا بەڕێزان خانەنشینن لە هەولێردا دەنیشن سەرنووسەری گۆڤاری زمان و زارن بۆ ئەیە دیسان ئاماژەم بەوە داوە چونکە بەرهەمی و بڵین ببورن تەوەری بابەتەکەمان لەسەر ئەم بابەتەیە. کاک فەرەیدون ئەگەر جێت لێمە جارێکی دیکە بە خێرهاتن دەکەین. بەڵێ زۆر سپاس دکتۆر سەنگەر، سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە کە بتوانین قسە لەسەر پرسەکانی زمانی کوردی بکەین. ئەوروە سپاسی جەناب دەکەم کە زۆر بە تێروتە سەری باس لە ژنەمی من کرد، بەڵام هەڵەیەگە بوو کتێبی زمان و دۆسیە ئامادەیە بۆ چاپ، یعنی چاپ نەبووە. دوو کتێب ئامادەیە بۆ چاپ
زمان و ئیتنیک هەروە زمان و دۆسیە زمان و ئیتنیک کۆمەڵێک وتار و لێکۆڵنەوەی زمان ناسیە کە لە ڕابردوو لە ڕۆژنامەکان لە گۆوارەکان هەروە لە گۆڤاری زمان و زار چکە لە هەر ژمارەیەکدا لەو گۆوارە من وێڕای ینی سەربتار ڕاستەکەی لێکۆڵنەوە شمێ لەسەر پرسەکانی زمانی کوردی لە بابڕێن بوارە جیاوازەکانی پەروەردە فێرکردنە بوارەکانی ڕاگەیاندنی سوۆشیال میدیایە لە سزار و بزارەکانە ئیتر بەڵام ئەوەی کتابش بە زمان و دۆسیانە ئەو دۆستیانەیە کە ئامادەم کردووە یعنی هەتەنها بەرهەمی خۆم نیە زمان و دۆسی بەڵکو بەرهەمی وەڵامی ئەو نووسەر و توێژە زمان ناسانەیە کە ئێمە لە ژمارەکانی ڕابردووی گۆڤاری زمان و زار دۆسیێمان ئامادەکە لە ژمارەیەکەوە تا دەگاتە ژمارە 20 دەر ژمارە دۆسیێمان نیە ئیتر ئەوەشیان وەکو بەڕاستی سەرچاوێکی پڕ زانیاریە لەسەر پرسەکانی زمانی کوردی لەم قۆناغی ئێستاکەماندا. زۆر باش جارێکی دیکە بەخێر بێ هەروە بەڕێزان جارێکی دیکە بەخێرهاتنی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەن کە بۆ ئەم شەویش لەگەڵماندان لە یەکێک لا وێبنارەکانی دیکەی ئەکادیمیای مەگەماین پلس کاک فریدون بەرنامەکەی ئەمە بۆ جۆرەیەکە پاژەوەی کە بەڕێستانمان ناسان ماوەی 5 بۆ 40 خولەک دەدەینە بەڕێستان باز لە سەرەتا بیرۆکەی دروستبوونی گۆڤاری زمان و زار چۆن بوو وە سەرەتا لە کێوە دەستان پێکرد مێژووەکە باسی بکەی ئەو کەسانی بڵین لەو پرۆژەیە بەشدار بوون تا ئێستا کە بەردەوامە بۆچی ئەو ناوت لێنا مەسەلەن کۆمەڵی شت کە ئەگەر بێت و لە ماوەی 35 بۆ 40 خولەک بۆمانی باز دوای ئەوە دەیتین بە بەڕێزان ئەگەر هەر پرسیار و تێبینی و زیادکردنیشیان هەوی سوپاسیان دەکەین ئێستا مایکەی بەڕێستانە فەرمان. ڕاستیەکەی سەرەتا لەوە دەست پێ بکەم کە بیرۆکەی دەرچواندنی گۆڤاری زمانناسی زمان و زار لە چێوە سەری هەڵدا لای من خۆتان دەزانن من وەکو هەموو نووسەرێک دیکە لە نێو دنیای ئەدەبدا بە تایبەتی شیعر نووسین داهاتمە ناو ئەزمموی نووسین قەناعاتێکم لا دروست بوو هەموو دەخێکی ئەدەبی ئەفراندنی زمانە ئەی ناکرێت نووسەرێک شارەزایی لە زمانی خۆی نەبێ دەخێکی ئەدەبی دابهێنێ ئەفراندم بکە تەماشام دەکرد زۆر لە نووسەران ینی چیرۆک نووسان ڕۆمان نووسان وتار نووسان بابەتەکانیان بڵاو دەکەنەوە زمانەکەیان ڕاستیەکەی کەم کوڕی زۆری تێدا هەم لە ڕووی ڕستەسازی هەم لە ڕووی بەکارهێنانی و شەو زاراوە ئیتر هەڵبەت تا ئێستا ئەم دیارێت تا ئێستاکەش بەردەوامە و بەدی دەکرێت بۆ نامێت ناوبێنم ئێمە ڕۆمانوسی زۆر ناودارمانەیە ڕۆمانوسی باشمانەیە چڕنووسی باشمانەیە تەنانە شاعری باشمانەیە بەڵام تەماشارەکەی هەستن بەڕاستی بۆ مەسلەی ئەزمموی شعری لە نێوان دوو کەوانە بۆ خۆی تەکشکانی زمان هەیە بەڵام ناکرێت تۆ بۆ نووسەرێک کە لە بواری با بڵێن مێژوو نووس بێ جوگرافی نووس بێ لە بواری با بڵێن کۆمەڵایەتی هەر بوارش دیکەی نووسین نەتوانێت بە زمانێکی داهێرانەرانە بنووسێت چونکە کە تۆی نووسەر کە بە زمانێک سەقەت بابەتێک دەنووسیت چەم واتاکان دەگۆڕدرێن یعنی ئەو واتایانە نابەخشن کە دەگاتە هەست و ئاوەزی خوێندن بۆیە من بەر لە دەرچواندنی ئەو گۆڤارە زووتر ینی بە تایبەتی لە دوای ڕاپەڕین کە سەرەتای دەستپێشی کاری نووسینیم لە ڕۆژنامە گۆڤارەکان بوو ینی لە کوردستانی نوێ بوو لە ئاڵای ئازادی بوو لە ڕزگاری بوو دواتر ماوەی 15 ساڵ لە دەستەی نووسەرانی گۆڤاری کاروان بووم ڕاستیەکە هەلێەوە هەر زیاتر بەرپرسی هەڵەچنی و بابڕێ سەرپەرشتیاری بۆ نمونە 4 ساڵ سەرپەرشتیاری زمانەوانی گۆڤاری شانەدەر بووم بە تایبەتی بەشە کوردیەکە ئیتر ئەوە ئەزمونێکی بەراییم بوو بۆ من کە ئیش لەسەر زمان بکەم ڕاستە ڕەنگە سەرەتا نەمتوانی بە میتۆدێکی ئەکادیمیانە ئیش لە زمان بکەم بەڵام لەگەڵ ئەوەی کە گەیشتمە قەناعاتێکە ڤالایەکێ بۆ شایەکێ لە بواری زمانناسی کوردیدا بیرمەوە کردەوە کە هەڵبەت بە ڕاو پرس لەگەڵ کۆمەڵک هاوڕێ و دۆست دەست ئاسی با بڵێن توێژەرانی ئەکادمی یا ئەوانی تر وەسم ئەوانتر ئەو کەسان کە
ڕاستە ینی هەڵگری بڕۆنامەی دکتۆرا و ماستەرنین لە زمانە سێ بەڵام بەڕاستی شارەزایش باشە لە زمان هەیە بیرم لەوە کردەوە کە گۆڤارێکی زمان ناسی دەرکەین ئەو بۆشایە پڕ بکەینەوە چونکە بەداخەوە لە دوای ڕاپەڕین لە سەئاسی با بڵێن زانکۆکانی کوردستان کە بەشی کوردی هەیە لە سەئاسی ئەکادیمیە کوردی لە سەئاسی وەزارەتی ڕۆشنبیری دەستگا کەلتوریەکان نەتوانرا ینی گۆڤارێکی زمانناسی دەربچێنن و بەردەوام بێ ڕاستە ئەزمموی گۆڤاری زمان ناسی هەبوو لێرە لێ چەند ژمارەی دەچوو لە سەدەستی کۆچ کردو مامۆستا سەلام ناوخۆش برادرانی تر بۆ دوایش لە سلێمانی گۆبارێک دەرەستی هەر بە ناوی زمان ناسی پێم وایە سەر بە زانکۆی جیهانە بەشی دەستگای زمانەوە بەڵام ئەوە دوای ئەزمموی ئێمە بوو ئەجنا لەو گۆڤارانەی کە بۆ نمونە لە گۆڤاری ئەکادیمی یا لە گۆڤاری ئەو گۆڤارەین کە سەر بە بەشە کوردیەکانی زانکۆکانی کوردستانن کە خۆشبەختانە ئێستاکە لە زۆربەی زۆری پارێزگا و تەنان قەزایەکان شارستانەکان وەکو کەلار و کۆیە و سۆران و زاخۆ دهۆک هەتا ئاکرێ بەشی کوردی هەیە بەڵام تێرایی ئەوەی ناکە کە تۆ بە وتارێکە بە لێکۆڵنەوەیەک لە گۆڤارێکدا کە لە وەرزێکدا دەرەچێ ناتوانێت پێویست خزمەت بە زمانی کوردی بکە بە تایبەتی ئەو ئەو نووسینانەی کە ینی دیگە لە بواری زمان ناسی تەمەشام دەکرد بەڕاستی هەڵی زمانەوانیان زۆرە وەکو ئەمەژن پێک لە ڕووی بەکارهێنانی زاراوە لە ڕووی بەکارهێنانی ڕستەسازی بۆیە ینی تر دوایەوێ کە ئێمە لە حزەیرانی ساڵی 2021 کۆنفرانسێکمان لە شاری سلێمانی بەڕێوەبەر بە ناونیشانی زمانی کوردی لە دامەزراوە دادوەریەکان توێژنەوەکانە بەچاو بگەن بە ناوی زمان و یاسا ڕاستیەکەی هەل لە کۆتایی ڕۆژی دومی یعنی کۆنفرانسەکە یەکی لە ڕاستپاردەکان ئەوە بوو کە هەڵت بکۆدەن کە گۆڤاری زمان ناسی وەرزی دەربکەین خۆشبەختانە ئیتر لە سەرەتایی وەرزی پاییزی هەمان ساڵواتە 21 ژمارەیەکی گۆڤاری زمان وزار دەرچوو ئیتر ئەو گۆڤارە بیرشمانەوە کردەوە ئەگەر تەنها هەر بە زمانی کوردی بێ ڕەنگە ناتوانین باز لە شێشەی زمانی کوردی بکەین بۆ ئەو کوردانی کە ئەو کوردانی کە چ لە عێراق و چ لە باڵین سووریا و ڕۆژاوای کوردستان کە بەڕاستی زیاتر ینی ڕۆشنبیریەکان عەرەبیە هەروە بۆ ئەو کوردانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانن یا لە بەشەکانی دیکەی شارەکانی ئێران کە کوردی با بڵێن نێواندووکەوانە کرمانجیێریە کە ئێمە پێنە سۆرانی نەزان ناچار بووین ئێمە بیرۆ بکەینەوە کە گۆڤارە بە زمانی کوردی بێ جگە لە کوردی سۆرانیەکە بەشی کرمانجیژێ هەبێ ینی وتارەکان بە زاری کرمانجی بە زاری گۆران بزارەکانی دیکە بڵاوکەینەوە هەروە زارژانی ڕاستیەکەی ئەو بابەتانی کە بۆماندا بە زمانی عەرەبی بوون ئەوانیشمان هەر بڵاو دەکردەوە ئیتر ئەوە بوو گۆڤارەکە تا ئێستا خۆشبەختانە 90 ژمارە لێ دەرچووە ژمارە 20 ئێستا لە ژێر چاپە ژمارەی تایبەتیمان بە زمانی فارسی دەرکرد بابەتەکان هەمووی بە زمانی فارسی بوون بەڵام لەسەر پرسی زمانی کوردی و ژمارەی تایبەتیمان بە زمانی عەرەبی دەرکرد و ژمارەیەکیش بە کرمانجی تیپی لاتینی دەرکرد ئێستا لە هەوڵی ئەوژانە لە داهاتوش نزیکدا ئەو وتار و دەکۆڵینەوەی کە بە زمانی ئینگلیزی لەسەر زمانی کوردی نووسراون کۆیان کەینەوە هەروها سەرباری وشکە وتار و دەکۆڵەوەی دیکە داوا بکەین بە زمانی ئینگلیزی ژمارەش تایبەت بە زمانی ئینگلیزی بکەین بۆ هەڵبەت خۆ دەزانێت ئێستا کە لە دەروی کوردستان لە ڕۆژئاوا لە ئەوروپا تەنان لە بەشەکانی کوردستان ینی هەندێک لێکۆڵەر هەن توێژەر هەن زمان ناسن بەڕاستیەکەی لە زمانی ئیش لە زمانی کوردەکان بەڵام بە زمانی ئینگلیزی ڕەنگە جەناب بزانین بۆ نمونە لە ئەوروپا لە ئیتالیا لە فەڕەنسا لە ئەمریکا لە بەریتانیا کەسانێکن کە بیانین بەڵام خاوەن کتێبی زۆر باش لەسەر زمانی کوردی بەڵام بە زمانی فارسی ئەوە سەرچاوێکی باشە بۆ خوێنەرانی غێرە کورد کە ئاگاداری کێشەکانی زمانی کوردی خۆ دەزانی زمانی کوردی ڕاستیەکەی بەداخەوە ینی بەتایبەتی لە 3 ساڵی ڕابردوو کە کوردستان دابش کرایەوە هەڵبەت دابشبوونی
با بڵێن ڕێکەوتنامەی ساڵدێران کە لە مێژوودا ئاگاداری کە با بڵێن کوردستانی دەوڵەتی عوسمانی کوردستانی سەفەوی، بەڵام لە سەربەندی کۆتایی شەڕی یەکەمی زیانی جارێک کە کوردستان دابەشکرایەوە لە وڵاتێکی وەکو تورکیا زمانی کوردی بەدەسوور قەدەغە کرا، لە سووریا هەمان شت، لە ئێران هەمان شت، ینی هەرچەند بە وتونوتیژن لە عێراق ڕاستە لە ساڵی سیوێک لە مەملەکەتی عێراقی دانی بەبوونی زمانی کوردی داناوە لە هەندێک ناوچە لە هەولێر و سلێمانی یان لە دادگاکان، بەڵام لەواری پراکتیکدا ئەو دەوڵەتە تا دەگات بە ئێستاکە دژایەتی زمانی کوردی کردووە. ینی ئەو زمانە بەداخەوە بە دەرەژای 3 ساڵ لە ڕابردوو دووچاری جنۆسایدی کەلتوری هاتوێتەوە. تێرمەگەیە پێی دەوگوترێ ئاسمیلاسیۆن واتە تواننەوە بە کلمات پێێنە حەلاندن. ئەو زمانە بەڕاستی ئێستا ژەگەتە مەشاکەین لەو ناوچانەی کە پێی دەوتی کوردستانی چێشە لەسەرەکان لە کەرکووکە لە خانەخینە لە دەشینینەوەیە هەتا لە ناوچەی بەڵێک فەریدشینەکان کە بەداخەوە ئەستن ناوچەی کوردە فەریدشینەکان هەر بەتەواوی تعریب بووە زمانی کوردی و ڕوبەڕووی ئاسمیلاسیۆن بۆتەوە، ئەگەرچی لە دەستوری عێراقی بە تایبەتی دوای بابڵێ ڕوخانی ڕژێمی عێراقی زمانی کوردی لە دەستوری تازە بەڕسمی دانی پێداراوە بە فەرمی کە زمانی کاوتای زمانی عەرەبی لە هەموو دام و دەستگاکانی عێراقی پێ بکرێ بخوێنرێ بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکان. بەڵام ئاماژەم پێکرد لە کرداردا لە پراکتیکدا وانە ئەو چێشەیە ئێستا دەبینین لە باکووری کوردستان، لە تورکیا، لە ڕۆژاوای کوردستان، هەربەت لە ڕۆژاوی کوردستان لەو 10 ساڵی دوای زمانی کوردی بەڕاستی پێشکەوتنی باشی بەخۆبیێن، جۆرێک لە ئۆتۆنۆمیە نیە، ئەنی ئیداری زاتیە خۆسەرێ نیە. بەڵام لە ڕۆژاوی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستیەکەی ڕاستە لە ساڵی هەفتانەوە کە لە قانونی ئەساسی کۆماری ئیسلامی ئێران ئاماژە بە زمانە بوومیەکان دەکەن، زمانە خۆجێیەکان کە دەتوانن ینی لە ناوچەکانی خۆیان یەک لەوانە زمانی کوردی، بەڵام دیسان ئەو ڕگەیە ئەو مادەی نەچێتە بواری پەرۆلە فێرکردن. خوشتان باش زان ئەگەر زمانێک لە بواری پەرۆلە فێرکردن کاری پێ نەکرێ بە تێپەڕبوونی ڕۆژگار ئەو زمانە نەناو دەچێت. ڕاست ینی لە ڕۆژهەڵاتی کوردستان کتێب چاپ دەکرێت، جازا ڕۆژنامە هەیە، گۆڤارەیە، چەند کەناڵ رادیۆ تەلەڤیزیۆنی هەیە، بەڵام ئەوەی گرینگە بۆ زیندوو ڕاگرتنی زمانی کوردی بواری پەرۆلە فێرکردنە کە ئەو کێشەی بەداخەوە لە ڕۆژهەڵات لە باکووری کوردستان ئەوە بەدی ناکرێت. ئێمە دەکرێت ئەگەر ئاماژە بە جوگرافیای زمانی کوردیش بکەین لە ناو کوردەکانی قافقاس، لە ئەرمەنستان، لە کوردستان ئەو دیاردەیە بەڕاستی دوای ڕوخانی سوێڤێت زمانی کوردی و ڕوبەڕووی پاشەکشەیەشی گەورە بووە. لە کاتێکدا خۆتان باش زانن لە سەرەمی دەسەڵاتی سوێڤێتی لە وڵاتێکی وەکو ئەرمەنستان کە ژمارەی کورد کەم بوو، ئەوە زۆر نەبوو، بەڵام زۆرترین خزمەت بە زمانی کوردی کراوە، هەم لە بواری پەرۆلە فێرکردن، هەم لە بواری ڕۆژنامەگەری، لە بواری رادیۆ، لە بواری با بڵێن هونەر، سینەما، تیاتر. بەڵام ئێستا بەداخەوە پاشەکشەیەک هەیە ئیتر هەتا لە ناو کوردەکانی خۆرەسان ئێمە کە پار نەبوو لە سربەندی ڕۆژانی ڕەشەمە بوو بەر لە هەمایشی زمان لە تاران کە بەڕێوە چوو ئێمە 3 ڕۆژ لەگەڵ هاوڕێکمان سەردانی خۆرەسانی شیمالیمان بچوونی ناو چە کوردیەکانی وەک ئەسفەراین و خوچان و شێروان و بژنۆرد. لەوێش ئێستا هەمان شێشێ ینی نەوەی تازە خەریکە نسلی تازە نەوەی تازە زمانی کوردی نازانێ زۆر بەداخەوە. ینی ئەو دیاردەیە چ لە با بڵێن ناو کوردەکانی مازندەران، چ ناو کوردەکانی خۆرەسان، لە باکووری کوردستان ینی ڕاستیەکەی خەمێشی گەورە هەیە لە ماوەی 20 ساڵی تر 30 ساڵی تر ئەگەر بەردەوام بێ شتێک نامێنێ بە ناوی زمانی کوردی. ئیتر ئێمە بووم گەر دەتبڕم بە ئەوەی زیاتر پابند بین بە تەوەری بابەتەکەمان دەست خۆش بێ ئاماژەت بەو کۆمەڵشتی زۆر زۆر گرنگدا، بەڵام من دەمێت زیاتر لەبارەی گۆڤارەکە بۆی ڕاستی ئەو خەڵکانش کە لێرەن زیاتر لەبارەی گۆڤارەکەەوە بزانن. ئاماژەت بە کۆمەڵە شتدا بۆ نمونە گوتت کە بە زمانی عەرەبی بڵاوتان کردیتەوە، بە زمانی فارسی و لە بەرنامەتاندایە بە زمانی ئینگلیزیش بڵین عادەتێک بڵاو بکەنەوە. ئایا هۆکارەکە بەس ئەوەیە کە
کۆمەڵێک خەڵک هەیە بە زمانی دیکە لەسەر زمانی کوردی دەنووسی لەوانە ئەکادمیەکان یا هەوکاری دیکەشی لە پشت. نە هۆکاری سەرکی ئەوەیە ئێستا ماگەرە ئاماژە بە باشووری کوردستان بکەین هەڵبەت ئەوەی ئەو زمانە باوەی یا ئەو زمانی کە بۆتە زمانی فەرمی کوردی سۆرانیە با بڵین بەشێک لەوانە کوردەکانی دەشینینەوەیە کوردەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕاستیەکە کوردی سۆرانی نازانن بۆی ئێمە کە یا کوردەکانی ڕۆژئاوا کوردەکانی سووریا ڕاستی نەکە سۆرانی نەزن لەوانەیە کرمانجی زۆریان کرمانجی نزانن ینی زمانی خۆیان بەڵام یعنی ئەوانە لە کۆڵی باشن لە زمانی کوردی کردووە بۆی ئێمە ئەو وتار و لە کۆڵنەوەی کە لە ژمارەکانی ڕابردوو بڵاو کرابوونەوە کۆماکردنەوە دواتریش داواماکردنەوە کە کۆمەڵە وتار و لێکۆڵەوەی دیکە بنووسن ئەو گۆڤارە هەڵبەت بە خۆشحاڵی و ژمارە 11 گۆڤاری زمان وزار کە بە زمانی عەرەبی بوو 2000 ینی چاپکرایەوە جاری دوم ڕاستیەکە لەسەر داخوازی زانکۆی بەسرا بوو دیدارێک بوو لە هەولێر ساسکرد لە هۆتێل ڤان گفتوویە کرا لەسەر پرسی زمانی کوردی هەڵە تێگەشتنێکە بوو ینی کەسێک بەداخەوە زۆر خراپ قسەی لە زمانی کوردی و هەژاری زمانی کوردی کرد و باسی دەوڵەمەندی زمانی عەرەبی کرد ئێمە لە وەڵامدا ئێمەش باسی دەوڵەمەندی زمانی کوردیمان کرد کە مێژوو ڕێگاژێشی مێژووی هەیە میراتێکی فەرەنجی دەوڵەمەندی هەیە بەڵامی تر مەسلەکان سیاسەتە کە کاک فەریدون ئەفو دەست خۆش بێ من شتێکی دیکەم لە بۆ دروست و بەڕاستی کە ئێستا بۆ نمونە باسی ئەوت کرد لەسەر داواکاری یەکێک لە زانکۆکان هەڵساوند جارێکی دیکە هەمان ئەو ژمارەتان چاپ کردێتەوە دەمەوێت پرسم گۆڤارەکەتان مانای وایە چەندێک سنووری بڕیوە خوێنەرەکانتان چێنە مەسەرەن جا ئەگەر دەرفەتم پێ بدەیت ئەوە تەنها ئەگە باسی ئەزمموی ئەو ژمارە یاسە بە زمانی عەرەبی لە ڕۆژاوای کوردستان هەیە لە گەیشتۆتە بەغدا و بەسرا هەڵبەت یەکێک لە ئەندامانی دەستەی ڕاوێژکاری گۆڤارەکەمان دکتۆر وریا عومەر ئەمینە ئێمە سوپاسی بێپەیانی ئەو کەساتێکن کە بەڕاستی پردێکە لە نێوان ئێمە و زانکۆ عراقیەکان بە تایبەتی هەڵبەت ینی ژمارە کوردیەکانشیان بۆ دەبە بەڵام بە تایبەتی عەرەبیەکان ئیترەوە من دێمە سەر ئەو بابەتەوە یەک لە پرسیارەکانمە ببوورە کە خەتات دەکەم کە بابەتی تیمی سەر نووسەر و وەروەها دەستەی نووسەران ڕاوێژکارانتان چێنە ئەگەر ئەوانە بناسیێنی بەڵام پرسیارەکە ئەگەر وەڵامی ئەوم بدەیەوە ئێستا دارادەکی باش وەڵام بداوەکە مەسەلەن لە ڕێگەی بەڕێز دکتۆر وریا عومەر ئەمینەوە بە سوپاسەوە تایبەتی بە عەرەبیەکە بەڵێ ئەوە بە عەرەبیە بڵێ خوێنەرەکانتان چێنە کاک فەریدون ئەوانەی کە پتر خوێنەری گۆڤارەکەتان بە شێوکی گشتی چێن ئەوانە پرسیارێکی دووبارەکە بووە وتت خوێنەری ئەو گۆڤارە خوێنەرەکانتان چێن جارێ بوورە بەر لەوەی بڵم خوێنەر با بڵێن نووسەرانی گۆڤارەکەی ئێمەشێن ینی توێژەران ئەوە یەکێک لە پرسیارەکانمە بەڵام بابزانم خوێنەرەکان چێنە بۆ ئەوی بتوانم خوێنەرەکان ئێمە ڕاستیەکەی خۆ دەزانی ئەو گۆڤارێکی زمان ناسیە ینی ئیلیتەیە دەستە بژێرێکە ئەوانی کە لە بواری زمانناسی دەکار دەکەن خوێنکارانی بەشی زمانی کوردی یا خوێنکارانی ماستەر و دوکتۆرا زیاتر ئەوان زیاترانی بایەخ بۆ گۆڤارە بدەن هەڵبەت هەشتە تاکوتەرا خەڵکانەکە ینی زمان پەروەرە حەزی لە ئەوەیە کە بزانێ بنەسە و ڕەسەناتی زمانی کوردی لە ڕووی مێژوویە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی زارەکانەوە بەڵام زیاتر بەگشتی ئەوانی کە خوێنەری گۆڤارەکەن ئەو خوێنکارانن کە لە بەشی کوردی نیە ئەوانی کە خوێنکارانی ماستەر و دوکتۆران بەڵام نووسەرانی بەڵێکەوە بوو بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە قوتابی خوێنکارانی باڵان خوێندنی باڵانە ماستەر و دکتۆرا ئاشقانی زمان ناسان ئەوانە زیاتر خوێنەرانی گۆڤارەکەنە زۆر باش ئێستا ئەو بابەتەکەی بڵێن پرسیارەکەی دیکەمان تیمی سەر نووسەر و دەستی ڕاوێژکاران نووسەرانتان ئەگەر بێستەر ئەو بابەتە بڵێ ئێمە هەڵبەت ینی خۆم سەرنووسەری گۆڤارەکەم بڵێ ینی پرۆژەی خۆم بووە بەڵام ئێمە وەکو ڕێزگرتنێک لە هەوڵ و توانە زانستیەکانی ئەو کەسێتیان دەستێکی ڕاوێژکاریمانداناوە یعنی دەستەی نووسەرانمان نییە دەستێکی ڕاوێژکاریمان نیە کە بۆ هەر جارێک کەسایەتێک ینی نوێریاتیان دەکات بۆ نمونە دکتۆر وریا عومەر ئەمین کە وێڕای ئەوەی کە کوردی با بڵێن کرمانجژێری یا سۆرانیەکە زۆر شارەزایە لە ڕووی با بڵێن زانستیەوە ئینگلیزانیشە چکە ئەو دەرچووی بەریتانیایە و هەروە دکتۆر بێسوون حەسەنمان هەیە خۆی هەورامێ باسەڵ سەرۆشی بەشی کوردی پەروەردەی سلێمانیە
دکتۆر هۆگر محمود فەرزمانەیە شەرخەل سلێمانیە، دکتۆر مزگین چالیمانەیە خۆی کرمانجە مزوریە، بەڵام هەڵبەت ینی سۆرانی و کرمانجی و فارسی و عربیش دەزانێت، انگلیزیش باشە. برادرش کەمانەیە خەڵکی ئیرامە کامران ڕەحیمی سەرۆشی ئەنیشتۆتی زانستە، کەسێک لە باری زمان ناسی زۆر کاری کردووە، 30 ساڵ زیاترە، خاوەنی کۆمەڵە کتێب و بەرهەمە. ئەو کوڕە خۆی کەڵهوڕە، بەڵام لە چی نزیکە لە هەڵبەت فارسی زانی زۆر چاکە، لە کولوڕ و کەڵهوڕ و ئەوانە چاک دەزانێت، سۆرانی زانی زۆر چاکیشە. ئەو کوڕە یانیش لە ڕۆژهەڵات بەڕاستی هاوکارمانە، ینی ئەو دەستێمان نزازار ئێمە ئەگەر ڕوبەڕووی بابەتێک وتارێک لێ کوڕنەوەیەک ئەگە کێشێکمانێ بێ پەیوەندی بخوانێ پەیوەندیان پێوە دەکەین، بزانین ینی ئەوان هەڵی دەسەنجێن. ئەگەر بێ مەسەن من هەندێک بابەتیان ڕەنگە قەنەعاتێک دروست نەبێ ڕوو لەوان دەکەین، بۆ نمونە بەتایبەتی ئەو بابەتانی کە پەیوەندی بە مەسلەی گراماتیکە ڕێزمانەیە، جاوە پسپۆرەکەی دوکتۆری عومەرەمینە یا ئەوەی مەسن بابەتێک کە با بڵین لەسەر زاری لە کولوڕ و کەڵهوڕەوە کامەرە ڕەحیمیە یا کرمانجێکە زازار دکتۆر مزگین ئەوانی ترن. نووسرانیشمان بەڕاستی ئەوانی کە نووسرانی ئێمە ڕاستیەکەی بە خۆشحاڵی و شانازیەوە زۆرینەیان کوردانی ڕۆژهەڵاتن بە خۆشحاڵیەوە سێرە، ینی ئەوان تریشیان کە عەرەبی و کرمانجیەکە کوردی ڕۆژاوان. نووسرانی کوردی باکوور کەمتر ینی ئامادەجێنە و گۆڤارێ هەیە، هەڵ بە دیارە هۆکارەکان زۆر خۆ دەزانانی وەکو ئاماژەم پێکرد بەداخەوە زمانی کوردی لە باکووری کوردستان لە تووشیا خەدەخەیە، بۆیە کەمتر ئەوانە ئەو پسپۆرێن هەیە و شارەزایان هەیە یا و دەرفەتیان بڕەخساوە ئیش لە زمانی کوردی بکەن. ئەوان تریش توێژەران و زمان ناسانی خۆمانن. ئیترەوە زۆر باشە، دەست خۆش بێت. بەڵێ بەڕێزان بەردەوام دەبین لەگەڵ بەڕێز فەریدون سامان کە ئەو شەو بەسپاسەوە لەگەڵمانە لەسەر دۆسیەی گۆڤاری زمان و زار. ئەوەی کە ئێستا دەبین لەسەر ژمارەیەکی گۆڤاری زمان و زارە کە لە 2021 دەرچووە و تا ئێستاش بەردەوامەوەکو بەڕێز نامەژەی پێدا تاوکە ئێستا 20 ژمارە وابزانم 20م لەژێر چاپە یان دەرچووە 20م لەژێر چاپە بڕیاری لەژێر چاپە لەگەڵ دۆخی بۆ سەری مانگ مەراسیمە شایستی بۆ شوێنی سوارێک لە شارستانی. بەڵێ کاک فەریدون دەمەوێت پرسم بۆ خۆت ئاماژەت بەوەدا کە لە پێش ئێوە گۆڤار دەرچووە لە شێرناوی زمان ناسی کۆمەڵێک بەڕێز دەریان کردەوە، ئێستاش گۆڤاری دیکەش دەردەچی. دیارە من بەبستم دەستی هەموو لای خۆش بێ، مەبەستم جیاوازی نییە، مەبەستم ئەوە نییە، بەڵام مەبەستی ئەوەیە چ شتێک ئێوە زیاد دەکاتەوە کە ئێوە گۆڤارێکتان دەرکردو، چ شتێک زیاتان دەکاتەوە لە گۆڤارەکانی دیکە بۆ نمونە؟ ئەو شتێک کە جای دەکاتەوە ئێمە ئەنی بەڕاستی بایەخ زۆر بەزارە کوردیەکان دێن، یعنی هەرتەنها بە کوردی سۆرانی نییە بەڵکو بە کرمانجیە زازار بە زازاچی بابەت بڵاو دەبێتەوە، بە فارسی بە عەرەبی بە ئینگلیزی. دوای ئێمە بەڕاستی ئەوەی کامانە لە هەر ژمارە ئێمە دۆسێمان هەیە، یعنی بابەت نەماوە ئێمە ژمارە نییە ئەو گۆڤارە دۆسی تدانەبێ. بۆ نمونە ئێستا ئەو ژمارە ژێر چاپە بەناوی زمانی کوردی و پەروەردە فێرکردن وتار و لێکۆڵینەوەکان هەموو لە سێشەکانی زمانی کوردی لە سێکتەری پەروەردە، لە ژمارەکانی ڕابردوو لە زمانی کوردی لە سۆسیال میدیادا لە ڕاگەاندندا زمانی کوردی بۆ نمونە زمانی کوردی و زمانە کوردیەکان خۆتان دەزانن بۆ چوونێک هەیە کە ئێمە دژی و بۆ چوونەشین جگە لە خەڵکانی با بڵێن لە ڕابردوو مینۆرسکی یا مەکنزی قسەیان لە زمانە کوردیەکان کرد، ئێستا کوردیش هەیە بە تایبەتی بەداخەوە ینی کاتکو ئەمێری حەسەنپور لەژێر کاریگەری مینۆرسکی و مەکنزی ئەوانە زۆر باسی لە زمانە کوردیەکان دەکرد. ئەو مێرداد ئێزەدیش کوردێکی ڕۆژهەڵاتی محەممەد موکری ینی ڕەشید یاسەمی ئێمە هەڵبەت لای خۆشمان تاکوتەرە خەڵکانەگەی باز لە زمانە کوردیەکان دەکەن. ئێمە دۆسێمان کردوێتەوە دۆسی زۆر ینی کۆمەڵک وتار و لێکۆڕینەوە کە پێچەوانی ئەو تێزەیە کە جەخن لەوە دەکات کە زمانی کوردی یەک زمانە بەڵام هەموو زمانشکی ئێستا ڕووی زەوین کۆمەڵک زار و بزار و دەڤۆچی هەیە. ئیتر بۆ نمونە لە ژمارەیە گەگە تەماشاکردی بەردەستەیە دەستە زاری گۆران، چکە بەڕاستی زاری گۆران خۆتان دەزانن یەکێکە لە زارە سەرچەکانی زمانی کوردی. خۆی زارە ئەلینۆڤا کە کوردیەکی سۆڤێتی جاران بوو خەڵکی ڕێیاتازە بوو ئەرمەنستان، هەکتێبەکەی بەناوی زۆرەی زاری گۆران وەڵامێک بوو بۆ مینۆرسی کاتی خۆی وەڵامی داوە کە مینۆرسی کە پێیوا بوو هەورامیەکان یا گۆرانەکان لە باکووری دەریای خەزەرەوە بەرەو ناوچەی هەورەمان و کوردستان هاتوون
هەڵبەتەوە ئەو تێزی ئێستاش بەداخەوە بەشێک لە خوشکبرا هەورامیەکان پیان وەیە هەورامی زمانێکی جیاوازە یا زمانی سربەخۆیە هەتا لە ڕووی تنیکە و لەوانێ خۆشنە کوجاکەنەوە بەڵام زارا لنۆڤ دەڵێ زمانی کوردی لەسەر بنەمای ئیتنیک ینی زمان و ئیتنیک کرمانج و گۆرانە جا هەورامیەکان بەشێکن لە گۆران ئێمە لەو ژمارێک لە بەردەسا ژمارەیە دۆسیێکە کۆمەڵ وتار لە کۆلۆمترەیە کە باس لە ڕستنایەتی یا بنج و بنەوانی زمانی کوردی دەکا وەکو زار چکە دەبێت ئەوەمان لەبیر نەچێ یەکەم دەخی کوردی بە زاری گۆران یا لە چی لەسەر دەستی بابەتاری هەمەدانی نووسراوە بەر لە 1000 ساڵ زمانی پیرۆزی ئاینی یاسانەکان گۆران بووە کە پێی دەگوتری هەورامی ئەو ئەدەبیاتە لە ماوەی هەفت سەدا لە سەرمی منیشتنی ئەندەڵان زمانی فەرمی ئەو ناوچەیە و ناوچەش بەرفەرەوان بووە لە ڕۆژهەڵاتی کوردستان تا هەرگا دەشتی گەرمانی خۆمان دواتر خۆ دەزانی گۆڕانکاریەکە ئەوە دێک کە لە سەرمی منیشتنی بابان ما بڵێن زاری کرمانجیێری یا سۆرانیەکە هەڵبەت من لەگەڵ ئەوەش دیم ینی سۆرانیا بابان ناوچەیە زار نییە کرمانجیێرەکە تەواوترا ئیتر بەردەوام دەبێت جا مەبەستم جیاوازی ئەو گۆواری ئێمە لەگەڵ ئەو گۆوارین لە ڕابردوو لەگەڵ ئێستاکەدا هەیە ڕاستیەکەی بەیاغدانە بە زارە کوردیەکان و هەر ژمارە دۆسیەمان هەیە و بە زمانی بیانیش بڵێ ئەوەی جیان دەکاتەوە بەڵێ دەست خۆش بێ کاکفەرەیدون ژمارە چی تایبەت هەیە مەسەلەن بڵین تایبەت بێ لە لای جەنابەت بڵێ وڵی ئەم ژمارە تایبەتە لەبەرەوە هۆکارە یان بۆ نمونە ئەگەر پرسیارەکە بە جۆرەی دیکە بکەم چ شتێک لەو گۆوارە پتر تۆ حەز دەکەی وەکو شانازیێک مەسەلەن ببێتە شانازی لە بۆ جەنابەت وەکو شتێک دەری دەخەی وڵی کاویتۆریانی گۆبارە مزەلەدە ینی هەتا لە ڕۆی قوارە لە 400 لاپەڕ کەمتر نییە یعنی ئەوە یەک لە خەسەت جوانەکانی گۆوارەیە بڵێ ینی گۆوارێکە بە بەرگێکی ڕق مجلد ڕەنگە تەمەنی دەشتری بە لە کتێبخانەکان بینێتەوە بڵێ ئەگە بەراوردێکی لە ڕابردوو ئەو گۆبارەی زمانناسی کۆچ کردو و سەسلام ناخۆش پێم وایە 150 لاپڕێک بوو ئەو گۆباری ئێستاکەش لە زانکۆچیان دەرەسی بە ناوی زمانەوانی ئەوی شەر بە قوارەیە هەرچەند ئەو زۆری و گەورەی قوارە ئەو نگرینێ بەڵام ئێمە بەڕاستی جگە لە ینی لێکۆڕینەوە توێژنەوە بەڕاستی ئێمە دەرفەتماندا و وتاریش بنووسێت هەندێک جار وتارێ بەڕاستی دەوڵەمەندە زۆر لە سەپرسی زمان هەتا ئەو بابەتانی کە هەندێک نووسین هەیە لە زمانی بیانێ و وەردەژێڕێ لە عەربی یا لە فارسیەوە دیسان خزمەت بە پرسی زمان دەکات با بڵێن لە سەفەرسەفەی زمان لە سەمێژووی زمان بەراوردکاری یان ئێستا بابەتێ با بڵێن باسی زمانی کوردیەکە لە سەرمی هەخامنشیەکان لە سەرمی ساسانەکان یا با بڵێن زمانی هند و ئێرانیەکان ئەوە بابەتی گشتین بەڵام ئەوەی کە زۆر تایبەتە بە زمانی کوردی ئێمە باخیزاتمان پێداوە کەوا بوو پێچگە لە بڵین ئەو بابەتانەی کە بە زمانی دایک دەنووسێن بابەتی وەرجێدراویش بڵاو دەکەنەوە بەو مەرجەی کە تایبەت بێ بە زمانیان بەگشتیان زمانی کوردی بە تایبەت هەڵبەت ئەگەر ئەوەی لەسەر زمانی کوردی بێ ئەوە ریزەوە ینی بەپێ ئەو مەرجانی کە لەو گۆوارەدە بەڵام زۆر جاریش بابەتمان بۆ دێ باسی زمان دەکات ینی هەز دەکەین پڕ زانیاریە بۆ خوێنەر باشە سوودی هەیە بۆ نمونە با بڵێن ئەگەر ئێمە قسە لەسەر زمان و جنوسایدی کەلتوری بکەین ئەو نەتوانانی کە بە درێژای مێژوو ڕوبەڕووی جنوساید هاتوونەتەوە بۆ نمونە ئەمازیغەکان خفتەکان ئەوانی تریانی خەڵشتر ئەوە تقریبا لە ناوەخندا لەسەر مەسلەی پرسی کورد یەک دەگرێتەوە چکە کوردیش لە ماوەی 1000 ساڵ لە ڕابردوو دووساری هەمان جنوسایدی کەلتوری هاتووەتەوە زۆر باشە دەستخۆش بە وەڵامەکەت گەیشتکەوە بوو لە چوارچەوەی زمان ناسینە بڵین خۆت ئاماژەت پێدا کاک فەرەیدون بەردەوام دەبین بەڕێزان ئەو بەرزانەی لەگەڵمان بەشدارن دەتوان پرسیارەکانتان جارێ ئەگەر ئیستایە دەتوان لە چات بۆکسەکە بنووسن دواتریش لە کاتی تەوابوون ئەو کاتە دەتوان دەستشتان هەڵبڕن کاک فەرەیدون لە سەردەمی دیجیتال و ژیری دەستکرد خۆتەزانی کۆمەڵێک گۆڤاری زۆر داخرا کۆمەڵێک ڕۆژنامەی زۆر داخرا بەڕاستی نیانتوانی شەڕی دنیای دیجیتال بکەن کۆمەڵێکی زۆرمانەوە بە تایبەتی گۆڤارە جیهانیەکان کە خۆیان بە دیجیتال کرد خۆیان بە ئەوە کرد ئێستاش کە بەڕێزێک پرسیی ئەتوانن لینچی گۆڤارەکە دانێن بەڵێ دوایی لینچی گۆڤارەکانتان لەگەڵ شەیر دەکەن و دەتوانن هەمووی بە شێوازی PDF بخوێنەوە بەڵام من دەمەوێت سەرەتا و پرسیارە لە بەڕێزیان بکەم لە دەمی بەڕێزیانەوە بزانن کە لە سەردەمی دیجیتالدا ئەو گۆڤارە چی کردیەوە چی دەکات چی لە بەرنامەیدا هەیە
ڕاستەکەی ئەوە دووبیر هێنامەوە ئێمە لێک لە ژمارەکان دۆسیش دەوڵەمەند ماگرس زمانی کوردی و ژیری دەست کرد بەڵێ ڕاستە. کۆمەڵە خەڵکی ئەکادمی و زمان ناس ڕاستی بە نووسینەکانیان ئەو دۆسییان زۆر دەوڵەمەند کرد. ئەم گۆوارە وەکو PDF لە چەند سایتێک هەیە بۆ نمونە لە هەموو ژمارەکانی لە سایتی دەنگەکان هەیە هەموو بەڵێ ژمارەکانی وەروە لە سایتی پێن کورد هەیە لە ڕۆژەڵاتیش لە سایتی وتاری کورد هەیە هەندێک گروپیشە گروپی تەلەگرامیە بوو نووسەرانی کورد ژمارەکان لەوێ هەموو دەست دەکەوێت بەڵام وەکو خودی گۆڤارەکە کە من سەردانی باکووری کوردستان یا ڕۆژهڵاتی کوردستان یا چوومەتە تاران هەتا چوومەتە خۆرەسان ناو کوردەکانی خۆرەسان لەوێ لە شاری مەشەد هەیە چکە لەوێ نخبەیەشی باش دەستەبژێرێکی باش خەڵکی ئەکادمی کورد هەیە هەروە لە ناو خودی ماڵی کەلیمولای تەوەحودی ئەگەر ناوتان بیستی بێ کە کەسایەتیی کوردی خۆرەسانە ماڵێکی بە ناوی فەرنگستانی کانیماڵ ئەو گۆبارە دەست دەکەوێت لە باکووری کوردستانیش لە بەتایبەتی لە شاری ئامەد هەیە لەوان هەیە لە ئەوروپاش لە ئەلمانیا دەست دەکەوێت بەتایبەتی لە شارێکی وەکو هەڤەر یا لە ئۆلدنبۆرگ چونکە ئەو کۆنگرانی پێم کورد 2 سال جارێک لە ئۆلدنبۆرگ دەکرێت یا لە پێشتر لە براونشڤای کرابوو هەر جارێک کە خۆم دەچم بەدەست بۆیان دەبم جگە لەوەی هەندێک لە هاوڕێیان دۆستان کە لە وڵاتانی بەریتانیادان لە هۆڵندادێن ژمارەکانیان بۆ دەکەمە دەروی دەیبن لە کتێبخانی شارەکانی پەیدا دەبێت بەڵام بە شێوەی PDF لە زۆر کەناڵ هەیە ینی دەتوانن سوودی وەگرن. زۆر باشە دەستخۆش بێ باسی ئەوەت کرد لە ژمارەیە کە لەسەر ژیری دەستکرد نووسیتان بوون هەڵبەت منیش تێدا بەشدار بووم بەڵام ئەوم بیرکەوتەوە بەڕاستی و پرسیارت لێ بکەم کاک فەریدون پەیڕەوی چ ڕێنووسێک دەکەن خۆتان دەزانیەوەیەکە لە کێشەهرێک ئەوەکانمان پەیڕەوی ڕێنووسی کۆری بڵێن ئەکادیمیا دەکەن یان شتێک تایبەت بە خۆتان هەیە یان کێشەیەک نییە لەلاتان مەسەڵەن تا ئێستا ئەمە زانی کاک دکتۆر ئێمە کێشەیەک هەیە ئەو بۆ چونەی دکتۆریە بەڕاستی جێی زۆر جێ ینی قەناعەت پێی نەنیا گەڵە چونکە ئێمە زمانی ستانداردمان نیە کەواتی ڕێنووسی ستانداردیشمان نییە ئەسن ئەو قەناعەتی وایە کە هەتا ئینگلیزەکان ڕێنووسی ستانداردیان نییە ئەگەر ئەوانەی کە شارەزای زمانی ئینگلیزی بەریتانیا و ئینگلیزی ئوسترالیا لەگە ئینگلیزی ئەمریکا لە ڕووی ڕێنووسەوە جیاوازی تێدایە بەڵام ئێمە ڕاستیەکەی ئەو ڕێنووسی کە لە ئەکادیمی کوردی کاک دیاکوهاشمی لە پێمە لە چاپی دوم بەکارهێناوە هەروە ئەو ڕێنووسێ کە دەستگای سەردەم یانی ئەوەی کە باوە لامان ینی بەڵام خۆش دەزانی بەڕاستی زۆر جار هەتا خودی ئەو مامۆستانی کە دکتۆران لە زمانی کوردی هەیە ڕەچاوی ڕێنووسی ستاندارد ناکەن هەیە بەداخەوە تا ئێستا لە وشێکدا دووەوە بەکاردێنێ بۆ نمونە وڵات یعنی هەیە مەسەن بەزارە لۆکاڵەکە دەنووسێت تا ئێستا ئە بەکاردێنێ ینی ئەمە بەڕاستی هەوڵمان داوە خۆمان بپارێزین لە بەکارێنانی نووسین بە شێوەزاری خۆماڵی و دەڤۆک ینی ئەو شێوەزاری نووسین بەڕاستی زەرری زۆر بە زیانی زۆری بە زمانی کوردی گەیاندووە بەداخەوە ینی ئێستا هەوڵە شێ ئێستا هەندێک لە نووسەرانی هەولێریش وەکو پەرچەکردداری یاسایکردنەوە دانوێ زمانی باوەکەی دەڤۆش هەولێر لە نووسینەکانی ڕنگ داتەوە پێم وایە ئەویان شتێکە خزمەت بە زمانی پێوەری زمانی ستانداردی کوردی ناوەند ناکات ئەوەی ئەو زمانی کە لە سەدەستی با بڵێن هەژار هێمن زەبیحی عەزیزگەردی شکور مستەفا ئەوان بەڕاستی ینی وەکو بڵێ گۆڕانکاریشیان لە دوای ساڵی هەفتا لە زمانی کوردی کرد لە سەدەستیەوە بەڕێزانە بچووکە پێشتر ئەگەتە مەشاکەی زۆربەی زۆری بەڵاوکراوەکان ڕۆژنامە و گۆوار و کتێبەکان بە بزاری سلێمانی دەنووسرا بەڵام دواتر ئەو قۆناغا لە دوای ساڵی هەفتا بەرەو تا دەگا بێستا وەکو بڵێ ئەو زارانی زاری سۆران و بابان و گەرمیان و ئەبدەڵان و مکریان زمانی کوردی پێوەری ناوەندی دروست کردووە ئێمە هەر لە هەوڵی ئەوە داین چکە بتوێنێتەوێ لە خیابی زمانی ستاندارد لە باشوور لە ڕۆژهڵات ئەوە ئێستا بۆتە زمانی ستانداردی ئێمە لە ڕۆژ ئەوە باکووریش ناوکردانی قەفقاز کرمانجەکە بۆتە زمانی پێوەریان ئەوە حقیقەتێکە دەوێت بزانین ئێمە ئاوایە دەست خۆش بێ کاک فریدون دەمەوێت بێمە سەر تەوەرەی دووەمی باسەکەمان بەو ناوە بوو گۆڤاری زمان و زار دەرفەت و ئاڵنگاریەکان دەمە ئێستا باسی ئەو دەرفەتانە بکەم کە ئێوە
برین لە چەند ڕوویەکەوە چ دەرفەتێکتان دروست کردووە بە شێوەیەکی گشتی بۆ بڵین بۆ ئەکادیمیەکان بۆ ئەوانەی لەسەر زمان دەنووسن یان بە شێوەیەکی گشتی ئەو دەرفەتانە چین کە لە گۆڤارەکەدا مەسەلەن دروست بوون. دەرفەتەکە ڕاستیەکەی ئەوەیە کە بڵین ئەوە سەکۆیەکە منبەرێکە بۆ هەموو ئەو بەڕێزانەی ئەو توێژرانی کە دانوێ بە میتۆدەکی ئەکادمی زانستیانە ئیش دەست زمانی کوردی بکەن. بەڵێ بەڵام هەڵ بە دۆکو پێویست ئێمە ئاڵنگاریمان زیاترە، شەشەمان زیاترە بۆ نمونە بەداخەوە ینی چ وەکو ئەکادمیای کوردی چ وەکو وەزارەت ڕۆشنبیری چ وەکو دەستگا کوتوریەکان چ ئەوانی کە لە بەشە کوردیەکانن نەمانتوانین هەماهەنگی دروست بن هاوکاری ناکەن هەموو وەڵامەکانیش بەڕاستی دەیبەستنەوە بە مەسلەی خێرانی ئابووری نەبوونی پارە و هەتا ئەو کۆنفرانسانێکی ئێمە ساڵانە هەڵبەت بە سپۆنسەری خاوەن امتیازی گۆڤارەکەمان بەڕێز دکتۆر تاڕەسوول کە ڕاستەکەی ماڵی ئاوا بێ ئەو سپۆنسەری ئەو گۆڤارە دەکا ساڵان لە پاڵ دەرچوونی گۆڤارەکە ئێمە ئەوە ساڵی پێنجەمە کۆنفرانس لەسەر زمان بڕێوە دەبین هەربەت لە پاڵ ینی لە پەرایۆزی ئەو کۆنفرانسانی زازار دیداریش دەکەین لێرە و لەوێ بەڵام بەڕاستی هەمانجێشی ئەو تۆ لە بینی بەشە کوردەکانی ئەوان هەموو ئاڵگارین هەموو شەشن لە بەردەم گۆڤارێکی ئێمە من زۆر جاری بیر دەکەمەوە لە ژمارە دەلیمیترە و گۆوارە زەحمەتە بەردەم بەڵام خۆشبەختانە کە ژمارە دەرێکن وتار و لێکۆنەوەی دیکەمان بۆ دێ بەڵامی تر خۆ دەزانی ئەوە دەبواە خەمی گەورەی باڵی حکوومەت هەرێمی کوردستان بووە خەمی گەورەی دەستگایکی کەلتوری وەکو کە ئیمکانەتی مادیان هەیە وەکو ئەکادمی کوردی بووە یان وەزای بەڵام بەداخەوە ینی ترەوان خۆ دەزانی بەڵێ عفۆن ئەوە بڵین دەرفەتەکان بۆ ئاڵنگاریەکان کێشەکان ئەگەر بە تایبەت جیاکەینەوە لە مۆزوعی ئەوەکان ئەو کێشە ئەو مشکلانە ئەو کێشانەی هاتە بەردەبتان لایەنی دارایی بی لەلایەنی مەسەلەن شتی دیکە هوەری بی لەلایەنی هەتا بڵین ساختکردنەوەی گۆڤارەکە و ناساندنی بە خەڵکی و لە هەموو ڕوویەکەوە ئەگەر بەوردی لەسەر ئەم شتە بدوێ کاکسنگەر کێشەکان ڕاستەکەی لەبەرەوەی دەستگاچی کەلتوری ئەهلی کە سەر بە ڕێکخراوی کەریم عەلەکەیە کۆمەڵگەی مەرگێتێک کە خاوەنەکەی بەڕێز دکتۆر تاڕەسوولە ینی ئەوە ئیمکانێتشی محدودیان هەیە چکە هەر ئەو گۆڤاری من ئەوان 5 گۆڤاری دیکەش دەکەن یان جگە لەو گۆڤارە ساڵان چەندان کتێب بە چاپ دەگەینن یان تیراژی کەمە جاران کە تیراژەکەی 500 دانە بوو ئێستا بۆ 100 دانە یعنی ئەویان دوو بەڕاستی گۆڤاری زمان و زاری ژۆکو زۆر بزۆری کتێب و گۆڤارەکان دیکە کڕیاری نییە خوێنەر ئێمەش بەڕاستی فێرە دیاردەیەک بۆ پەتایەک بووە دەوێت بە خۆڕایی مفت بێ بەرامبەر ئەو گۆڤاری دەستکەوێت ئەوەشیان بەڕاستی لەڕووی داراییەوە چێشە بۆ دەستگا دروستەکە پاشان بەڕاستی خاڵشکە لەو گۆڤارەدا پاداش نییە یعنی بەڕێستان بۆ نمونە وتارێک لێکۆڵینێکی 20 تا 30 لاپڕە دەنووسن چەند مانجی خۆتانی پێخۆری دەکەن ڕەنگە چەندین کتێب بکڕن وەک سەرچاوە بەکاری بێن بەڵام لە کاتی بڵاو دەبێتەوە بەداخەوە توانێت ئەو منێ پاداشی ئەو نووسەرە نەبکەین ئەوانە هەموو شێشم بەڕاستی دوو ڕەنگە لە ڕووی دابشکردنەوە نەگاتە هەموو شارەکانی کوردستان و هەموو کتێبخانەکان و یا بەشەکانێکی کوردستان مەگەر بە سوتفا بڕێکەوت ئەگەر من یا هاوڕێک سەفرێک بکە بۆ بەشەکانی کوردستان لەگەر خۆی چەندانێک بە یا بۆ ئەوروپا بڕاتن ئەوانە هەموو شەشان ڕاستیەکەی ئەژنا لە ڕووی کوالیتی و لە ڕووی بابەتەوە گۆبارەکە بە شانازیەوە دەوڵەمەندە ئەمشتێک بۆ باسکەم کاک سەنگەری ژمارە پازەی گۆڤاری زمان وزار هەمووی بەکرمان 28 وتار و لێکۆڵینەوە بوو هەمووی بە کرمانجی تیپیلاتی تەنها دووی بە زازاچی بوو کۆتایی مانج گوڵانی ئەو ساڵ کۆنفرانسی زمانی کوردی لە ئەمەدە بوو لەگەڵ خۆم بەر پێشتر بەدەست بەوە نابوو یعنی بەڕاستی بۆ ئەوان شێشی زۆر گەورە بوو گۆڤارێک بەو قەوارەیە هەمووی دەراسا لێکۆڵینەوە لە زمانی کوردی بە تیپی لاتینی شتێک ویانی وەکۆڵم هەستن دەکەن وەکڵی زۆر خۆشحاڵی دەدەبڕی چکە ئەو دەرفەتە بۆوان نەڕەخساوە باوەڕەکەی تاکە گۆڤارێک لە مێژووی چاپمەنی و ڕۆژنامەگەری و زماناسی کوردی کە بە زمانی کوردی نووسابێ گۆڤاری ئێمە بووە هەتا فارسیەکە بۆ کوردی ڕۆژلا زۆر گرنگە کە گۆڤارێک بەو قەوارەیە بەو حەزمە هەموو لێکۆڵینەوەکانی بە زمانی فارسی بێ بەڵام لە زمانی کوردی ڕاستی ئەوەی بۆ نمونە بابەتی گۆڕین لە بۆ شێوەزارێکی دیکە شتێکی تەکنیکیە لەوانەیە بەم زوانە چارەسەر بێت لە ڕێگەی ژیری دەستکردەوە بۆ نمونە ڕەنگە هەر گۆڤاری زمان و زارکەوە PDF هەیە ڕەنگە بتوانین
بۆ نمونە لە داهاتوێکی نزیک بە 1 کلیک بیتوانین بیگۆڕین بۆ سەر پیتی لاتینی و شێوازی دیکە. بەڵام مەبەستی من ئەوەیە زیاتر بێمەوە سەر ئەو سەنگەر بابەتەی من لەگەڵ ئەوە نیم، ئەو ستەما هەیە بەڵام تەنها با بڵێن بەرچڤەیە تەرجمەی حرفی دەکات. ئەمە کە باسی دەکەی ئەمە شتەی دیکە ئەمە پێ ئەڵێن لیتۆر ترانسلیشن. ئێستا شتی دیکە لە ڕێگایە کاک فەرەیدون کە بەڕاستی جێگای خۆشحاڵیە. بەڵام من هەمی من ئەوەیە بینەوە سەر ئەو بابەتەی کە چی بکەین بۆ ئەو کێشانە چارەسەر بێ. بۆ نمونە ئێستا ئاماژەت بە شتێکی کرد بەڕاستی ئەمە کارەساتە گۆڤارێکی وەکو ئەمە بۆ نمونە لە 100 ژمارەی لێک چاپ بێ، ینی بەڕاستی ئەمە 100 کەسمان نییە لە هەموو پارێزگای ئەم گۆڤارە بخوێنێتەوە. چی بکەین؟ ئایا بە پەیداکردنی پاداشت بە دابشکردنی بەخۆڕایی ئەم کێشانە چارەسەر دەبێت یان شتی دیکە؟ بەخۆی ڕاستیەکەی کاک سەنگەر جەناب دەزان ئێستا دیاردەی نەخوێندنەوە پەتایەکە هەر لە کوردستان نییە، یعنی ئەگەر جەنابەت عەرەبیزانی یا فارسیزانی یا ئینگلیزانی ڕەنگە ئەو دیاردەیە لە ئێرانیش و لە وڵاتانی عەرەبیش خەڵک ئێستا کە بە کاریگەری سۆسیال میدیا کەمتر لە کتێب دەکا، یعنی خەڵک بەڕاستی ئەوە یەک هۆیەکانە. یعنی مەسلەی تەشویق بە بازاکردنی کتێبیش بەڕاستی لە کوردستان هیچ پرۆگرام و بەرنامەیەکی نییە، یعنی بەسانەی ناگات هەموو شار و شارۆچکەکان. بەڵام دیسانش ینی خەڵکی ئێمە بەڕاستی وەکو پێم وتی چکە گۆڤارێکی نخبەویە ئیلیتەیە، یعنی گۆڤارێکی چکە کەلتوری کوردی سەقافێکی ئەدەبی بووە زیاتر شعرش بووە، کەمتر خەڵک ینی خۆی داتە بابەتی زمان ناسی. کەمەک بابەتی زمان ناسی خۆ دەزانی کەمێک گوشکە ئەوەشمان لەبی نەسی ئەو گۆڤارە ڕاستە گۆڤاری زمان ناسی، بەڵام لە ناواخندا گۆڤارێک کە ئیش لەسەر پرسە نەتەوەیەکان دەکات، یعنی پرسێکی سیاسیە، یعنی خۆ دەزانی زمانی کوردی خۆی لە خۆیدا پرسێکی سیاسیە چ لێرە چ لە بەشەکانێکی کوردستان. کاک فەرەدوون ئەمە کۆمەڵێک زانکۆی زۆرمان هەیە، لە هەموو زانکۆیانە بەشی زمان هەیە، جا زمانی کوردی بێ، عەرەبی بێ، ئینگلیزی بێ. لەو بەشانە بڵێن وانەی تایبەت دەخوێندێ بە زمان ناسی چیتان کردو ئەو گۆڤارە بنە کۆلێژەکان بەوان بیان ناسێن. مەرج نییە تۆ ینی خۆت وجودت هەبێ لەو ئەوە کۆڕێ کۆنفرانسێک بەسی، بەڵام ئایا هۆیەکی دیجیتالی بۆ منە لەرگەی سۆشیال میدیاوە ناتوانن ئەو گۆڤارە پتر بناسێنن. وەکو باسم کرد وەڕاستی گۆڤارێکی لەو خەبارەیە و بەو ئیمتیازاتانی کە باست کرد وەڕاستی پێویستە زیاتر بناسرێ، خەڵکی زۆر زیاتر ڕووی تێ بکات و بیناسن. تەسەوەر ناکەی یەک لە هۆکارەکان ئەوە مەسەرەن ڕاستە ینی تەکنۆلۆژیا دنیای بچووک کردوێتەوە، بەڵام لە هەمان کاتیشا دنیای زۆر لە ئەوەی خۆی گەورەتر کردو. ینی ڕاستە مەسەلەن شتێک لە کەنەدا دەرەچێت بەدەستی تۆ ئەەکەوێت لە ڕێگەی دەخەکە، بەڵام چەندان شتی دیکەشت پێ دەناسێنی ئەوە وا دەکات کە دەتوانم بڵێم مێشک مەشغولیەک دروست بکات، سەرقاڵیەک دروست بکات. بەبستی من ئەوەیە چۆن بەسەر ئەو ئاڵنگاریانە زار بین. مەسەلەن بۆ نمونە دەڵی پەتای نەخوێندنەوە ڕاستە ئەوە شتێکی جیهانیە، هەرناو ئێمەدانە سڕەیەک چ شتێکتان لە پێشدایە، مەسەلەن چ بەرنامەیەکتان هەیە بۆ ئەوەی زیاتر بەردەوام بێن ئەو ئەم گۆڤارە نەپوکێتەوە بەرەو گەشانەوە بچێت زیاتر، کە ئێستا وەکو خۆت باس کرد بۆ قەپارە بۆ ئەوە بەڕاستی گۆڤارێکە مانای وایە لە لووتکەدایە. کاک دکتۆر من بە حکمێکە لە هەولێر ژین خەڵشەولێرم، بەڵام ئۆفیس سەرۆکیمان لە سلێمانیە و پەیوەندیم لەگەڵ بەشە کوردیەکانی هەیە، بە تایبەتی لە زانکۆی سلێمانی و لە زانکۆی سڵاحەدین، هەردوو بەشی ینی بەشی زمانی زانکۆی سڵاحەدین پەروەردە و زۆر تایبەتریش لەگەڵ بەشی کوردی زانکۆیە بوو. یعنی بەڕاستی لێرە چێشتێکەیە کە جێداخە مامۆستاکانی بەشی کوردی من ناڵێم بەسەر ڕەنگە خوێنکاری ئیمکانەتی مادی ئەوەی نەبێت لە وەزار گۆڤار بکڕێ وانە باوەڕ بکە من کاتی خۆی پێنجان لەو گۆڤارم دەبردە بەشی کوردی زانکۆی سڵاحەدین باوەڕت هەبیتن دانەی دوو دانەی دەفرۆشتە دەکردرا هەموو ژمارەکان دەبە بە خوڕایی دابشێن لە کۆیە بۆ نمونە بەردەوام هەر ژمارەیەک لەو گۆڤارە دەرچێت دوو دانم بۆیان نردووە. بەڵێ کاک فەریدون ئەوە عەفوم کە بەس بمبوورە قسەکەت دەبڕم. ئێستا باسی ئەوەت کە دەزانین ئەوە کێشەکەیە وەنیا پرسیارەکەی من ئەوەیە چی بکەین ئەم شتە نەمێنێت. دەزانم شتەکە هەر لێرەش نییە، شتێکی جیهانیە خۆت باست کرد پەتای نەخوێندنەوە پەتایەکی جیهانی بیڕەنگە. بەبەست پرسیارەکە ئەوە بوو چی بکەین بەسەر ئەو پەتایە زاڵ بین، ئەو پەتایە نەهێڵین بەرمونە بەرچاوڕوون یەکتان هەیە بۆ ئەوەی لە داهاتوودا کۆمەڵێک تەکنیک هەیە استراتیژی هەیە بۆی بەسەر ئەو شتە زاڵ بوون و مەسەلەن شتێکی گرنگ دکتۆر هەندێک چارەسەری نەگەتیڤ هەیە، نەگەتیڤ ینی نەرینیە بەڕێی من کە تیراژی گۆڤارەکە زۆر بکرێ بە خۆڕایی دابشکرێ بدرێتە بەشە کوردیەکان بدرێتە دەستگا کەلتوریەکان کە بەڕای من ئەوە شتێکی زۆر باش نییە. چارێک چکە ئێمە لە ماوەی 5 ساڵ ڕابردوو ئەو ئەزمونە تاڵەمانەیە کە مامۆستایانی هەڵگرانی دوکتۆرا و ماستەر مامۆستایانی زانکۆ
نەدەخوێننەوە نەدەیکڕن بڕابکە ینی لەگەڕ ڕێزم ینی ئێستا مناگەدارم نزیکەی 300 دکتۆرا و ماستەرمە زمانی کوردیە بەڵام ئەوانەی کە لەباری زمانەسی کار دەکەن دەنووسن لە پەنجەی دەست تێپەڕ ناکەن لە هەموو بەشە کوردیەکانی زانکۆنی کوردستان تەنان هیوا هەیە کە دکتۆرای لە زمانی کوردیە بەڵام شارەزای لە زمانی کوردی نیە تەنا بڕوانامەکەی هەیە جەنابش ئاگاداری ئەو دیاردی ئێستا لە کوردستان خەڵکانی زۆر هەڵگری بڕوانامەی ماستەر دکتۆران بەڵام ئیتر ینی بەداخەوە تەنا بڕوانامەکەی هەیە جاوە چۆن ئێمە با بڵێن ئاوێتەبوون یا تەفاعلکردن لەگەڵ پسپۆران هەروە لەگە خوێنکاران هەروە لەگە خوێنەری ئاسایی لە کۆمەلگای ئێمەوە باسەین دروست نابێ ینی وەزی ئێمە جیاوازە ینی وڵاتێکی وەکو ئێران بەنوونە ئەگەر تەمەشا دەکەین لە ماوەی چ ساڵ ڕابرد دنیا خێرانی دارایی هەیە بەڵام ئێستا ساڵانە بوزێش خیاڵی بۆ زمانی فارس سەرخان دەکەن تورک هەمان شت عرب هەمان شت عربی عراقی دوای تەنان دوای ڕخانی ڕژێمی فاشیزمی باس کاکە ئەوان قانونی سلامەی لغی عربیان هەیە ئێمە نیمانە ئێمە ئەم ساڵ لە حوزێرانی کۆتایی حوزێرانی ئەم ساڵ لە شاری سلێمانی کۆنفرانسی زانستی زمانی کوردی لە دامەزراوە بازرگانی و گەشتیارەکانمان بەڕێوە برد باشە وە کتێبەکەشمان چاپ کرد بە ناوی زمان و گەشتیاری ئیشکردن بوو لەسەر ئەو تابلۆنی کە لە دامەزراوە بازرگانیەکان گەشتیارەکان وتێل و ڕێستۆرانت و بازار و ئەوکان هەیە کاکە ینی بەڕاستی دەسەڵاتی کوردی خەمساردا کۆمەلگای کوردی خەمساردا بەگشتی تاچی کورد ئینتمای بۆ زمانەکەی نییە تۆ لە شارێکی وەکو سلێمانی یا هولێر یا دۆگ یا زاخۆ ئەو هەموو ئوتێلی ڕۆسترانتە بە زمانی بیانیە بە زمانی عەرەبیە بە زمانی تووچیە یعنی چی پێویست دەکات لە شارێکی وەکو سلێمانی بنووسە فند خەلیج العربی مەطعم شەطر العرب نازانم لە هولێر هەمان شت لە زاخۆ هەمان شت ئەو دیاردەی لە تورکیا لە ئێران لە وڵاتانی دیکەیە نییە کەواتە ئێمە دەبێت ڕخنەش لە تاچ کوور بگرین لە کۆمەلگای کوردی بن کە ئینتمای بۆ زمانەکەی نییە ئینتمای بۆ پرسیینەتەوەکەی نییە تۆ تەمەشامەکە ینی خەڵکانێکێ تاکوتەران نخبەیەگە دەسۆزن قوربانیشیاندا لە پێناو زمانەکەیان بەڵام بەگشتی ئەو دیاردێ بەدی دەکرێت هۆکارەکانیش هەڵبەت هۆکاری سیاسی لە پشتا هۆکاری ئاینی لە پشتا هۆکاری ناڕۆشن بیربوونی خەڵکی لە پشتا بڵێ بەڵێ دەست خۆش بێت بەرەزان وەکو باسم کرد تقریبەنەوە نزیکی کاتژمێرێکە دەتوانین ئێستا دەستان هەڵببڕن یان پرسیارەکانتان بنووسن بەڵام بەر لەوەی من کەس ئەوە بکەم دەمەوێت کاک فەرەیدون بە تێر و تەسەلی بە شێوەیەکی جوان لە بۆ ماڕوونکێ پرۆسەی ناردنی بابەت لە بۆ گۆڤارەکەتان چیە و چۆنە هەنگاو بە هەنگاو حتا ئەو کاتەی پەسەند دەکرێ و بڵاو دەکرێتەوە چۆنە ڕاستەکەی ئەو بابەتانێک کە بۆ ئێمە دێ بە پلەک دەبێ پەیوەست بێ بە کێشەکانی زمانی کوردی باشە ینی بەڵێ ئەوە هەڵبەدۆکو ئاماژم بکە لە ژمارە دۆسیە هەیە هەم بۆ دۆسیەکە کە دەبێت تایبەت بێ بۆ بابەتە دوو بەگشتی کە پێوەست بێ بە زمانی دوو بە زمانێکی کوردی پەتیڕەوان بایەخ بەڕێنوش بدرێ بە خاڵبندی بدرێ ئەو بابەتە بڵاو نەکرابێتەوە لە ڕەنگە هەندێک بابەتێ لە ڕۆژەڵات یا لە دەرەوە دێ ئەویان بۆ ئێمە باش چکە ئێمە ناگاتە بەر دید و چاوی خوێنەران بەڵام ئێمە بابەتی بڵاو کراوە بڵاو ناکەینەوە دوو هەوڵ دێن ئەو بابەتەنی کە دێت لامان ئاماژ بەسەر چاو پەراوێز بکاتن ینی مەگەر هەڵبەت وتار بۆ وتار ئەوە نەگرینێ بەڵام بۆ لێکردنەوە دەبێت ئاماژە بەسەر چاو پەراوێز بکرێ ئەوە مەرجە سەرچیەکانی ینی بەو جۆرەیە مەسەرە من بابەتێک دەنووسم بە خۆت گوتنی بە پلێک پەیوەندی بە زمانی کوردی و کێشە و ئاستەنگ و چڵەمەکان هەبێت بڵێ بە شێوێکی گشتی و لە ڕێگەی ئیمێلەوە دەبێت پەیوەندیتان پێوە بکەین هەندێک جار خۆی ئیمێلەکە لە گۆبارەکە هەیە ئاماژەی پێکراوە هەروە لە ڕێی واتسەپەوە لە ڕێی تەلەگرامەوە تەنان لە ڕێی ماسنجریشەوە دوای چەندێک وەڵامیان دەدەنەوە کە ئەو بابەتەی بەڕێستان بۆ نمونە پەسەند کراوە ڕەت کراوەتەوە یا پێویستی بە پێداچوونەوە هەیە یا بۆ نمونە دەڵێ ئەگەر تێبینێکمانە پێیان دەڵێن بڵێ ئەگەر تێبینێکمانە بوو چۆنە ئەو کوڕێکە بوو کێشەیەگە بوو پێیان دەڵێن ڕاستە خۆی ئێستا ئاسانە چکە تۆ دەتوانین لە ڕێی واتسەپەوەی ڕاستەخۆ قسەیانەگە لە بکەیت ئەوە بۆ قسەکردن بۆ ئاخاوتن بەڵام لە ڕێی ئیمێل یا لە ڕێی تەلەگرام دەکرێت بنووسین پێیان تەوابوو یانین پرۆسەی نردنی بابەت و وەڵام دانەوە چونکە لە ڕێگەی تەلگرام واتسەپە شتێکی ئالۆز نییە سادەیە وەرە ئەو کاتە مەسەرن پاژماوە چکەم دەتوانین وەڵام وەربگیرێ
بڵێ بڵێ ئەوە چۆن مامۆڵە لەگەڵ بابەتێک دەکەن ئەگەر ڕێنووسێکی ناڵم خراپی هەوی بەڵام ڕێنووسێک بە ڕێنووسێکی تایبەت دووسرابێتەوە و کەسا قەنەعەتی وابێت بۆ نمونە بڵێ من لەبەر ئەو هۆکارە ئەو شتەی دەکەم لەسەر ئەو بنەچێ ئەو شتەی دەکەم ینی شتەکەی زانستی بێ یا زانستێنە بێ ئەوە بابەتە چی دیکەیە بەڵام بڵێ بە بڵێ ئاگاییەوە مەبەستم ئەوەیە نووسی بێتی لە هەمان کاتیشدا لەگەڵ ئەوەی گۆڤارەکەتان یەکنێتەوە ئایا بڵاوی دەکەنەوە ئاماژەی پێدەدەن کە ئەوە ئێمە ئەمان کردیتەوە بەڵام لی بەرپرزنی لە ڕێنووسەکە یان چۆن نه مامۆڵە ئێمە ستانداردی خۆمانی لە مەسلەی ڕێنووس بەڕاستی دەستکاری دەکەین ئێمە سیستمێکی خۆمانەیە دەستکاری هەموو ڕێنووسی دەکەین دوو فۆنتەکەش ئێمە دێگۆڕین بابەت دێ بە فۆنتێکی دیکە ئێمە دەکەینە سەر فۆنتی یونیکۆر گۆران یعنی ئەو چ هەمزار ششەوە دروستەکە ڕاستیەکەی بەڵام چارەسەری دەکەین بە گفتوگۆ یا ئەگەر تێبینێکەوە بنووسەرەکە دەڵێن ئەجینە بەڕاستی ئێمە ینی لەو ڕۆوە ئەو ڕێنووسێکە هەیە باوە لە گۆبارەکەماندا کە با بڵێن زیاتر ئەوەی ئەکادیمیە کوردیە سەردەم ئەنی ئەوە هەیە ڕێنووسەکەی باوە لە چاپمەنی کوردی هەڵبەت ئێمە تێبینیمە لە سەر ڕێنووسی با بڵێن هەندێک ڕۆژنامە گۆبارەیە وەکو کوردستانی و خەبات یەکتر جیاوازن بەڵام بەگشتی ڕێنووسەکەی ئێستا با لەسەر زمان وزار قسە بکەین مەبەستی من زیاتر ئەوەیە تا ئێستا هیچ بۆن منە هیچ کێشەیەک هەبووە بۆ ئەوی من بەبستم لە پرسیارەکە ئەوەیە کۆمەڵێک بەڕێز لەگەڵمان بەشدارەکە ئێستا پرسیارەکانی دەخوێنمەوە یارە حەز دەکەن ئەوانش بەشدار بن بەڕاستی لە گۆڤاری زمان وزار بەبستی من ئەوەیە کە کاک فەریدون هیچ کێشەیەک ڕوویدا دەمەوێت زیاتر بەرچاوڕوونیمان بدێ هیچ کێشەیەک ڕوویدا بۆ نمونە جارێک شتێک ڕوویدا بێت بڵێ 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 ئەو شتانە ڕوو نەدەنەوە بەڕاستی ڕاستی ئێمە لە ژمارە هەشت لە ژمارە هەشت من ماوەیە گەنی با بڵێن ڕۆژی تەندروستیم زۆر تێکچوو نەخۆش بووم دەبواە گۆڤارەکەش دەرچێ ینی تەرکیزم کەمتر بوو لەسەر گۆڤارەکە بە تایبەتی ئەو تارێک خۆم نووسی بووم کەمێک فۆنتەکەی جیاواز بۆ دیزاینەر مە کاچی دیزاینەوە خۆی بڵاوی کردبووە پێم وایە تەنها لە ژمارە هەشتە ینی شێشەوە منە بوو برادر بەبێ ناوهینان کەوا بوو بە شێوەیەکی گشتی کاک فەریدون کێشەی ئۆتۆمانیە لە ناردنی بابەت و لە پەیوەندیکردن بە بڕێستان و وەڵام وەرگرتنەوە کێشەی زۆر گەورەمان نیە پەیوەندیەکان زۆر زۆر ئاسا و سادەنەوەنیە سادێ زۆر باش ئەمە یەکێک لە پرسیارەکان بوو مامۆستا هونەر دەپرسێت ئەتوانن لینکی ئەو گۆڤارمان بۆ دانی بێزەحمەت بە سوپاسەوە هاتەمەشای چات بۆکسە بکە بەڕێز مامۆستای بەڕێزم دکتۆر هیمداد لینکی ژمارەکانی گۆڤاری زمان وزاری دانا دەتوانانی مامۆستا هونەر سەیری بکەیت هەروە مامۆستا هونەریستان دەپرسێت حەز دەکەین ئێمەش خزمەت بۆ گۆڤارە بکەین بۆ مامۆستا هونەر و بۆ بەڕێزانەی کە حەزیان لێ خزمەت بۆ گۆڤارە بکەن چ بکەن باش پێمان بڵێ بەرچاوڕوونیەکمان بدێ کاک فەریدون بەس لە ڕێگەی نووسینی بابەتەوە لە ڕێگەی نووسینی وتار و وەرجێران و لە ڕێگەی چ هۆکارێک گەلێک مەسەن وا دەکات کە کەسێک لەگەڵتانە ئەمەژم پێکرد هەر نووسینێک کە پەیوەندی بە زمانی کوردیەوە بێ چ بۆ کوتار چ وەکو لێکۆڕینەوە توێژنەوە بڵاوی دەکەینەوە ئەوە ئیمێڵش هەیە دەتوانین جەنابەت ئیمێلەکەت لە بەردەستە هەتا ژمارەی تەلیفۆنی من کە واتسەپ یا تەلەگرام توان بابەتەکانم بۆ بێ یان شێشەی گەیاندنی بابەت ئەوەندە بە شێشەی نازانین ئێمە زۆر باش پرسیارەکەی من باشەچی ئەوە بوو ئایا ئەو بەڕێزانەی کە حەز دەکەن بەشدار بن لە گۆڤاری زمان وزار تەنها بە ناردنی بابەت و وتار دەتوان بەشدار بن ئایا هۆکارێکی دیکەیە بتوان یارمەتیدەم بدەن هۆکار مەسلەی نووسین لە گۆڤارە باسی کۆمەڵێک پرینسیپ هەیە بەڵام هاوکاریکردن ڕاستیەکەی ئێمە چکە گۆڤارەکە نووسەرانی و گۆڤارە خۆبەخشن بێ پاداش دەنووسن ئەگەر کەسێک هەبێ بەڕێزێگە بێ شارەزایی لە وەکو هەڵەچین وەک شارەزای لە ڕنووس خەڵبەندی هاوکارمان بێ ئێمە بە خۆشحاڵیەوە دەتوانین ینی هەمانجی لەگەڵ بکەین لە ڕابردوو یەک دوانێک سەرەتا هاوکاریەکە دوایی بەڕاست ئەواتی بیرم یەک لە ششانە بەڕێزێک ینی ئامادەجی خۆی دەربڕی پێم وایە لە ژمارە هەشت بوو کە ئاماژەم پێکرد یەک دوو ژمارەش بە باشی شەکەی بەڵام لە ژمارە هەشت ئەو بابەتانی بۆمانی نردبووە خۆی نردبیەوە بێ ئەوەی ئیش لەسەر نووسەکە بکە بەداخەوە یەک لەو گرفتانە بوو کە بۆی دروستن دوایی ناسەر بووین بەڕێمان کرد لەبەرەوەی ناکرێت ئینسان یاوەتە کار نەکە ئیش نەکە یا دێکار دەبێت بە دڵسۆزی بیکە جار کەسێکی ئامادەژی ئەوەی ترای بە هاوکاریمان بکە بەڕاستی وەک پێم وتی ئێمە دەستگای کللتوری مەدەنین خۆبەخشانە کار دەکەین ئەوەی هاوکار سپاسیان دەست خۆش بێ پرسیارەکەی منیش بەڕاستی ئەوە بوو ینی جگە لە نووسینی وتار و بابەت کەوا بوو لەو ڕێگەیش دەتوان یارمەتی بەڕێستان بدەن بڵێ بڵێ
نردنی سەرنج و تێبینی و وەروەها پێداچوونەوە و هەڵەچنی و ئەم شتانەش بڵێ پرسیارەکی دیکەم لە بۆاتێ کاک فەرەیدون بەڕێزێک بە ناوی ئومێد ئیبراهیم دەپرسێت ئایا تا چه ئەندازەیەک توانی وتانە جێگای گۆواری کۆڕی زانیاری کورد بگرنەوە. ئەو کاگومێت دەبێت بزانێت کە گۆڤاری کۆڕی زانیاری کورد کە لە ساڵی هەفتا دەردەچوو گۆڤارش گشتگیر بوو یعنی زمان ناسی نەبوو گۆڤارێک بوو وتار و لێکۆڵنەوەکان لە بواری ئەدەبی بوو لە بواری مێژووی بوو یعنی جارجار ینی تاکوتەرە هەندێک وتاری زمان ناسی هەیە دوو بەڕاستی گۆڤاری کۆڕی زانیاری دەستگایشی گەورەی وەکو کۆڕی زانیاری کوردی لە پشت بوو کە توانایەکی مادی گەورەی لە بەردەستدا بوو یعنی دوای کۆمەڵە کەسایەتی زۆر بە ئەزمون زۆر با بڵێن نووسەری گەورەی تێدا بوو وەکو سەبیحی و هەژار و ئاو ڕحمانی حاجی معروف و دکتۆر معروف خەزار ئەوانە بوو یعنی ئەگە بەراودێکم بەراو نەکەم من لەو گۆڤارە هەرخۆم سە نووسەری و گۆڤارم ڕاستە دەستە شێراوشکاریمانەیە جاجا پرسخواست بکتر دەکەین بەڵام ڕاستیەکەی ئێمە ئیمکانەتی ئێمە ئۆفیسمان نییە ینی ئۆفیسێکمان هەیە لە پەراوێزەدا بەڵام بۆنە گۆڤاری کۆڕی زانیاری کۆمەڵک هەڵەچنی هەبوو دیزانەری هەبووە کۆمەڵک فەرمانبەری هەبووە ینی کۆمەڵک تۆماری لەبەردەست بوو ینی بەراوردەکان بەڕاستی جیاوازە بۆ گۆڤاریش بەڕاستی ئەو گۆڤارە ئاماژەم پێ گۆڤارەشی گشتگیر بووە تایبەتنەوە بە زمانی کوردی کارتان بۆ شتانە کردووە بتوان لە داهاتوودا بناڵێم جێگای ئەو گۆڤارە بگرنەوە بەڵام هەموو ئەو شتانەی کە باست کرد وردەوردا قۆناغ بە قۆناغ مەسەلەن ئەم شتانە دەستەبەر بکەن بۆن منە ڕاکێشانی زیاتری نووسەرانی کورد بێت دانانی بڵین ئۆفیسێکی سەر بەخۆ بێت دەزانین ئەوەی دارایی باشی دەوێت بەڵام بستم ئەوەیە پلانی و بەرنامەتان بۆ داناوە. وڵی پلانەکان هەیە ینی پلان هەیە و خەون هەیە خولیا هەیە بەڵام باڵن شوێنی جوگرافی وەکو ئاماژەم پێکرد من لە هەولێرە مەکبەر سلێمانی بە ڕاستەکەی بەڕێز کاک دکتۆر تا ڕەسوڵ چەند جارێ ئاماژەی بەوە کرد لە گردانی شمێگوتیەکە بێ سلێمانی شوێنی بۆ دەکەمەوە جێگات بۆ دابین دەکەم ڕەنگە و کاتی وەساکە زۆر جیاوازتر بێ بەڵام بە حکمی کە من لە هەولێر دەژیم ئەو هاتشێ بۆ مزەحمەتە بەڵام بەدڵنیایە ئۆفیسمانە بێ ئەو کاتی کارمەندیشمان دەبێ خەڵکانێک کە لە بواری با بڵین خۆی مەسلەی زمان ناسی هەر نووسینێ بەڵکو با بڵین هەڵەچنی زۆر گرنگە وانە دیزاینەر ینی گرنگە و مەسالەن لە ڕووی کوالیتی و لە ڕووی لایانی تکنیکی گۆبارەکەەوە بە خۆی هەیە. بەڵێ بەڕێزان وەکو ئاماژەم پێدا دەتوانن لە ڕێگای ئایکۆنی دەست هەڵبرینەوە لە خوارەوە دەستان هەڵبرن ئەگەر هەر کەسێک پرسیاری هەیە و ویان لە چات بۆکسەکە پرسیارەکانتان بنووسن. کاک فەریدون بەڕێزێکی دیکە بە ناوی کامۆ عەبدوڵڵا دەپرسێت حکوومەتی هەرێمی کوردستان دەستگایەکی هەیە بە ناوی ئەکادیمیای کوردی و ئەرچی سەرچیان برەودانە بە زمانی کوردی ئایا ئەکادیمیا هیچ هاوکار و هەمانگەش لەگەڵ گۆڤارەکەتاندا هەیە؟ نەخێر بە هیچ شێوەیەک حەزاکەین باسیەوەکەن کە ئەکادیمیە ڕاستە لە ڕواڵەتدا ناوی ئەکادیمیە بەڵام ئایا مەرجی ئەکادیبوونی ئەندامەکانی تێدایە ئەوە باسی ئەوە نەکەین تکایە بێ خۆمان بپارێزی لەوەی بەڵام پرسیارەکەی ئەوە بوو ئایا هیچ پەیوەندێک و هەمانجێک لە بینتانە هەیە بەڵامەکە ئەوەیە کە نییە. پرسیارێکی دیکە بەڕاستی نازانم ئەومسەحەمەت کوردیەتی بەس بەڕاستی ئەمن لە پرسیارەکە ناگەم ئەگەر بتوانێت بە زۆرەکی دیکەدا بڕێژیەوە بینێری سوپاس دەکەم. لە پەرێزەکی دیکە بە ناوی فێنک تەڵعەت دەپرسێت وەک سەرنووسەر و پسپۆرێکی زمان تا چەند لە وتار نووسان و بابەتەکانیان رازی لە گۆڤارەکەتدا بگشتی و هەروە گۆڤارەکانی دیکەش بەم جۆرە. هەڵبەتە ئەو بابەتانی کە بۆ ئێمە دی ئەگەی لێ ڕازنین بڵاوی ناکەینەوە مەڕاستی ئەوە یەک لە مەرجەکانە بەڵام ناشر ئێسەی مەجازات لە هەندێک لە وەکو ئاماژەم پێکرد لە گۆڤارێکی وەکو زمانەوانی کە لە زانکۆ جیهان لە سوێن دەچێت گۆڤارێک کە باشە یا هەندێک جاجار هەندێک گۆڤارێ دۆسرە زمان دەکاتەوە هەوڵی باشە بەڵام جیاوازەکەی ئێمە وەکو ئاماژەم پێکرد ئێمە گۆڤارەکە تایبەت بە زمان ناسی زمانی کوردی فەرقی لەوەیە کە لە گۆڤارێکدا وەکو ڕامان لە ژمارەیەک لە ژمارەکان بابەتێک لە زمان بڵاو دەکاتەوە یا لە گۆڤاری با بڵین لە سلێمانی دەرس بەناوی هەردەم بابەتی زمانەوانی بڵاو دەکاتەوە. ڕاستە دەست خۆش بێ کاک فەریدون بۆ ئەو بەڕێزانەی کە داوای ئیمێیلان کرد هەروە داوای ژمارە تەلەفۆن دەکەن ئەگەر سەیری چات بۆکسەکە بکەن
بەسپاسەوە. هەم ئیمەیل و هەمیش ژمارە تەلەفۆن نووسرایە بە هەر بەڕێزە کە دەیەوێت پەیوەندی بکات بە بەڕێز فەرێدون سامان سەرنووسەری گۆڤاری زمان و زار جا بەناردنی بابەت بێ هەر جۆرە هاوکارێکی دیکەی هەڵەچنی و بابەتی دیکەی تەکنیکی بێت بە تایبەتی ناردنی بابەت و وتار و ئەم شتانە دەتوانێت سەری چات بۆکسەکە بکات و هەم ئیمەیلەکە و هەمیش ژمارە مۆبایلەکەی نووسرایە. هەروەها کۆمەڵێک بەڕێزی دیکە بەڕاستی هەمویان دەستخۆشییان کردووە. مامۆستا فێنک دەڵێت دەستان خۆش بە هیوای ئەوەی بتوانین هاوکار بین، بەڵام مامۆستا هونەر دەپرسێت بۆ داوا ناکەن مۆڵە دووەربگرن و هاوکاری لە حکومە دووەربگرن. نازانم پرسیارەکەی چۆنە بەڕاستی. گۆڤارەکەی ئێمە مۆڵەتی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانی مۆڵەتیان هەیە بەڵێ ئەوە هیچ بەڵام حکومەت خۆی لە قێراندایە ناتوانێت موسیقی کارمەندان دامیکە. ئێستا کە هاوکاری ڕۆژنامە گۆڤارێک بەڕێزە چی دیکەم لەگەڵا مامۆستا شەو بوو ئەگەر قسە بکات مامۆستا شەو بوو ئێستا دەتوانی فەرموو. ئەم کاتتان باش، کاتە باش فەرموو. زۆر سپاس، دەستان خۆش بێت بۆ خەمخۆرانی زمانی کوردی کە بابەتێکی زۆر زۆر گرنگە، بەڵام ئەوەی کە جێگەی داخە ئەگەر سەیری ژماری بەشداربووان بکەیت ئەوەی تر بێ هیوا ئەبین لەوەی کە زمانی کوردی کە وەکو پێویست نەگرنگی پێ ئەدرێت نەگرنگە. هیوادارم وانەمێنێ، بەڵام بە هیواداری هەز ناکەم هیچ بکرێ. بۆ ئەو مامۆستا بەڕێزە دەستوچای خۆش بێ کە گۆڤارێکی ئاوا گرنگی هەیە، بەڵام من وا هەستەکەم ئەزانم پاڵپشتی مادی نیە، بەڵام ئەگەر بتوانێت خۆێستا دنیای تەکنەلۆژیایە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زیاتر یعنی گۆڤارەکەی چالاک بکە. دڵنیام زۆر زۆر خەڵک هەیە، من چووکە خۆم مامۆستام لە شوێنێکە ئیشەکەم شوێنێکی نەودەوڵەتیە، خەڵکی ئەجنەبیمان زۆر لەگەڵایە بە هەموو زمانەکانەوە. دەیمەنەوە گلەیەمان لێ ئەکرێت کە هیچ جوابێکیشمان پێ نییە. خەڵکمان لای پرۆفیسۆرەوێ بابەتێکی گرنگی هەبێت لەسەر زمان ناسیان لەسەر بابەتەکانی زمان بڵاوی بکاتەوە. بۆ زۆر شوێن هانان بردووە بەداخەوە، خۆتان نەزانن ئەگەر سەر بەلایەنێک نەبی بابەتە بڵاو ناکرێتەوە. نانا بەڕاستی ئێستا گەرێکێکی وەکو ئەم بەڕێزانە بتوانن بە هەموو کوردستان خۆیان بناسێنن. من دڵنیایەکەمەوە خەڵکی ئێستا زۆر زۆر گەڕاوەتەوە بۆ زمان ئێوە گرنگی، بەڵام مشکلەکە ئەوەیە شوێنێک نییە، هەماهەنگیەک نییە کە هەمومان کۆ بکاتەوە. خۆزگە بیتوانایە ئەوە خۆشی بەڕێزی باسی دکتۆر تەها ڕەسوڵی کردکێکە لە خەمخۆرانی زمانی کوردی بەڕاستی خۆزگە بیتوانایە لێرە دەست بەکار بواە ئێمە وەکو خۆبەخشان بۆ هەڵەچنی بێ بۆ بەشی دیزاین بێ، چکە خۆمان بەشی کوردیمان تەواو کردووە. یانێکێکی تر لەو شتانی کە زۆر زۆر جێگەی داخە ئێمە هەتاوەکو ئێستا من چەندین ئەجنەبی داوای ئەوم لێکا فێری زمانی کوردی بێ، نە بەرنامێکی وامان هەیە نە کتێبێکی ئەوەندە باشمان هەیە بڕوام کە ئەوان زۆر زۆر لە ئێمە باشتر ئەزانن زمان و ئەدەبی کوردی چەندە دەوڵەمەندە، بەڵام خۆزگە ئەم مامۆستا ببێ بەڕابەری ئێمە و من خۆم زۆر زۆر وەکو خۆم هەوڵم ماوە، بەڵام شتەکە کە ئەگەی تەلووتکە لە من باشتر ئەزانن. ڕێگریەکان ئەوەندە زۆرە لەوانێ بە من و دوو سێ کەسیش نەکرێ، بەڵام ئەگەر 10 کەس بین 15 کەس بین لەوانەیە بکرێ. یەک داوای تریش لە مامۆستا هەموو خزمەتێک دڵنیام قوربانی ئەوێ. خۆزگە لەم شتەیە 100% لەگەڵمان بوویتایە، هەرچیەکمان بکردایە هانایەکمان ببردایە بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەو کەسانێک کە لە پرۆگرامەکانی پەروەردەیە ئیشەکەن. خۆزگە گەرسێکی ئەو بابەتانەی پەرتووکی زمانی کوردی ئەەکەی کە من خۆم کوردم مامۆستای کوردیم تۆزێک خوێنەرم ناڵم زۆر خوێنەریشم، هەندێک بابەت هەیە بڕواب کە دووسێ جارنەی خوێنیتەوە لێ تێناگەی. یعنی گەرێمە هەستکەین هەر ئاوە بێجەنگ بین هەستەکەم ڕۆژ بە ڕۆژتەکان وێرانە بێ مادام ئیشێکی ئەوەندە گرنگت دەست پێ کردووە. هیوادارم ئێمە شتێکی زیاتر بکەیت هەتاوەکو جێدەستت دیار بێ. هیوای سەرکەوتنیشتان بۆ ئەخوازم و هیوادارم ئەم گۆڤارە یعنی زیاتر پەرەی پێ بدرێت. زۆر سپاس. سپاس مامۆستا شەو بۆ مامۆستا شەو بۆ من پێشتر ئەمەژم بۆ کرد کە ئێستا ژمارە 20 گۆڤاری زمان و زار لە ژێرچاودا سەریمان دەرەچێ لەگەڵ دەرچوونی لە شاری سلێمانی مەراسمی شایستی بۆ دەکەین لە شێوەی ویسڤال و شایستە کە کۆمەڵە کەسایەتی لە بەشەکانی کوردستانیش داوات دەکەین. ئەو ژمارە دۆستی زمان و پەروەردەی تێدایە کۆمەڵە وتار و لێکۆڵینەوەی زۆر باشترە، بەڵام ئێمە بڕوا بکە ئەوەنە ڕەخنەمان گرتووە خوێنمان تاڵ بووە، خەڵک خەریکە ڕەخی لێمان دەبێتەوە. وەزارەت پەروەردەی ئێمە هەوڵماندا پەیوەندی بە کۆمەڵێک ڕاوێژکار کۆمەڵێک سەرپەرشتیاری پەروەردەی بکەین، هەنامانەوە ناتن هاوکاری نەکردین، وەڵامیان نەدەین، ئەسڵ وەڵام نادەین.
بەڵێ کاک فەریدون دەستخۆش بێ خۆت بتەنی چکە شتەکەتان تایبەتە بە زمان هەروە بەڕێزە چکە دەستی هەڵبری بوو چکە کاتەکەشمان بەرەو کۆتایی دەڕوا مامۆستا فێنک ئەگەر هەڵە نەبوو بووم ئەتوانی ئێستا قسە بکەی فەرموو ئەگەر دکتۆر ناپرسیان سەنگەر دەگرم بەڵێ مامۆستا فێنک بڵاوتان لێبێت دەستان خۆش بێت سەبارەت بەو گۆڤارە بەڕاستی من زۆرم پێخۆشە کە کەسانێک لە ئێستادا هەبن بە کاری خۆبەخشی کە ئەو ڕۆزانیم خزمەتی زمانی کوردی بکەن ئەوە لۆ من شتێکی نوێ بوو زۆریش گرنگ بوو بەڵام ئەوەی گرینگە ئێمە خوێنەرمان زۆر کەم بۆتەوە بەڕاستی لە ناو مناڵانەوە من دەست پێ دەکەم لەبەرەوەی خۆم مامۆستام لە ناو مناڵانم زیاتر ئێمە خوێنەری زمانی کوردی خوێنەرمان زۆر کەم بۆتەوە پێویستیشمان بە شتێک هەیە بە کارێکەیە کە ئێمە لە ناو منداڵان و دەست پێ بکەین چۆن ویان لێ بکەین حەزیان بۆ خوێندن بچێتەوە دووبارە پرسیارەکەم ئەوەیە بەتای ڕۆژنامە و گۆڤار دکتۆر سەنگەر گیان بەڕێزە چی دیکەوە بزانم لەسەر خەتە پێش ئەوەی بەڵێ وەڵامی دکتۆر سەنگەر گیان بەڵێ مامۆستا ئارام فەرموو بەڵێ لایخوای گەورە لە هەموو لایەکان بێ دەستان خۆش بێ بۆ پێشکەشکردنی سیمینارێکی لەو جۆرە کە بەڕاستی زۆر پێویستش بوو دەبووە ینی تاخیریش بووە دەبووە لەمێش بوو شتێکی لەو جۆرەمان هەبای لە زمانی کوردی من وەکو مامۆستا ئارام خەلیفانی نووسەر وەرگێرێک لە بواری زمانی ئینگلیزی بۆ کوردی بەڕاستی ینی تاکو ئێستا نزیکەی دە کتێب برای بچووکتان وەری جێراوەتەوە هەم لە ئینگلیزی لەو کوردی هەم لە کوردی لە ئینگلیزی بەڵام بەڕاستی ینی تووشی زۆر ڕخنەی ینی گەورە بوومەتەوە یەک لەو ڕخنانەکە چییە ئەوە بووە کە بەڕاستی نەمزانیوە بە شێوەزارێک ینی بینوسم ئەوەندەی ینی وشە و زاراوەی زۆرم دەدۆزیەوە لە زمانی کوردیدا تێدا بکەم ینی لە لای سلێمانی ڕخنەیەک لێ دەگیراوە مەسەلەن لە لای دۆکەوە ڕخنەیەکتر لە لای سنووری کرمانجی ناوەڕاست هەروە ڕخنەی ینی جۆرەوە دەکراوە ئەوە هەموویشیانم ینی نەم دەتوانێت چۆنشیان وەڵام دەمەوە بەڕاستی ینی زۆر شتێکی ناخۆشەوە بوو ئێستاش ڕێگریەکی زۆر هەیە وەکو مامۆستای بەڕێزی پێشووتر فەرمووی لە مەسلەی پەروەردە و ئۆستانە ئەو کتێبانێک کە دانراون لە پرۆگرامەکانی پەروەردە بەڕاستی هەڵەو کەم و کوری ینی هەم لە ڕووی دیزایناتەوە بگران هەم لە ڕووی هەڵەچنی وشە و زاراوەی ینی کوردی ڕەسەنی و یاخودی کوردی خۆمان زۆر هەڵێ و کەم و کوریان مامۆستا هیچ پرسیارێکت هەیە تایبەت بە تەوەرەکەی ئێمە بە کە گۆڤاری زمان و زار بوو بەڵێ بەنسبەتی گۆڤاری زار و زمان ئایا تا ئێستا چ کاریگەریەکیان کەوتۆ سەر زمانی کوردی و ئایا ئەو نوێگەریە کە ئەوان ینی هینایەتیانەکانەوە کایەوە بۆ زمانی کوردی چی بووە ئەگەر پێمان بڵێ بەڕێزیان بەڵێ کاک فەریدون ئەگەر ئەو پرسیارەی بەڕێزیان کاریگەری و پرسیارێکی جوانێکت بەڕاستی کاریگەری گۆڤارەکە تا ئێستا لە چیدا دەبینەوە سەرەتا وەڵامی مامۆستا فەریدەمەوە کە زۆر ئاماژەی بە پرسێک زۆر گرنگ کرد مەسلەی ئێستاکردنەوەی تازە منداڵی تازە بەڕاستی مناڵی کورد لە قوتابخانەکان تا ڕادێک ناموێ بە زمانی کوردی بە تایبەتی لە قوتابخانە ئەهلی و تایبەتەکاندا و لە قوتابخانەکانی سەر بە وەزارەتی ئەوقاف یعنی دیاردەی خوێندن بە زمانی بیانی کاریگەری زۆر نێرێنی لەسەر هەست و ئاوەزی منداڵی کورد دروست کردووە باوەڕ پێسەر دیاردێگەی لە شارەکانی کوردستان لە ماڵ و منداڵەکان بە زمانی ئینگلیزی قسە دەکەن کاک فەریدون ئەمە هەمومان دەزانین ئەو دیاردەی هەیە ئەوە لە ڕووی پەروەردەی پرسیارەکە ئەوەی نیە پرسیارەکە ئەوەیە گۆڤاری زمان و زار چی کردێ بۆ ئەوی ڕوبەڕووی ئەم دیاردەیە ببتەوە ئێمە لەو وەبارە وەک پێم وتی ینی وتار و لێکۆڕینەوە دۆسێمان کردوێتەوە دەسەڵاتی مەتەناوێت کە وتار و لێکۆڵەکەم بڵاو بکەینەوە ئەمە پرسیارەکە دەتوانم من پرسیارەکەی ببوورە مامۆستا فێنک پرسیارەکەی بەو جۆرە لێکرد بەڕاستی چکە حقیقەتەکە مشکلەکە هەیە بەڕاستی کێشەکە هەیە و کەس ئینکاری ئەم شتە ناکات بەڵام پرسیارەکەی مە ئەوەیە چتان کردێ و خۆت بتەنی وتارتان بڵاو کردوێتەوە جا بۆیە من ئێستا پرسیارەکەی مامۆستا ئارام دەکەمەوە ئایا کاریگەری ئەو وتارانە بە شێوەیەکی گشتی وە مەسەلەن ئایا ڕۆژان بڕیارێک دەرچوە لەژێر کاریگەری ئەم وتارانە یان ڕێکارێک دەرچوە ئاماژەی پێ بدەی بڵێ دکتۆر سەنگەر من ئاماژەمۆ کرد گوتم ینی وێڕای دەرچوونی گۆڤارەکەی ئێمە ساڵانە کۆنفرانس دەکەین کۆنفرانسەکانمان لە ڕابردوو زەنابیشی لە ژنامەکە ئاماژە پێکرد لە ساڵی 21 لەسەر دامەزراوە دادوەریەکان بوو هەر بۆ نمونە کە ڕاستپاردەکانمان بردە پەرلەمانی کوردستان سوورەکات هێرێمەوە جوون و زانبردمانەوە وەزارەت داد دوای ساڵێک لە ڕێی پەیمانگەی قەزایی دادوەری دکتۆر عوسمان یاسین شتێک گشتێنرا کە زمانی دادگاکان بکرێتە کوردی ئەو هەوڵی ئێمە بوو بەڕاستی بە شانەزۆی باسی دەکەین
بەڵام بەڵێ خۆ دەزانی مەسلەی بڕیار ئێمە دەسەڵات دار نین تەنفیزی بەڵێ جێگای بەڵێ ئەمە با لەو باسە بەڵام بمانێ بێنە بێ نەمانەوێت خۆت بای خۆی گوتنی بەڵێ کاریگەری هەیە بەڵێ بای بەڵێ خۆی بەڵێ کاریگەری هەیە بۆ نمونە هەریز زۆر دەبێ باشە بەڵێ هەریز زۆر دەبێ باشە ئەمیش دەمیش وەڵامی ئەوەی بدەوە کاک فەرید دەست خۆش بی شتەکە زۆر زۆر گرنگ بوو بەڕاستی ئەوەی کە گوتت ئێستا کەوا بوو خۆت گوتنی کاریگەری هەیە کاریگەریشی هەبووە ڕاستە ئیشی ئێوە بەس ئەوەیە کە بڵاو بکەنەوە و کاریگەریەکان دەبی لە دەوروبەر چاوەڕێ بکرێت چکە ئەمە خۆتتەن ئێمە دەسەڵاتی جێبەجێکرد و تەنفیز نینە وەکو ئاماژەر بەم نمونەشدا نمونەی زۆر زۆر گرنگ بوو بەڕاستی زستەکانت خۆشبی ئەوە شتێکی زۆر زۆر گرنگ بوو مامۆستا هونەر دەپرسێ دەم ساڵ کۆنفرانستان هەیە ئەم ساڵ ئێمە لە ساڵێکدا تەنها جارێک ینی لەسەر پرسی زمانی کوردی لە سێکتەرێکدا کۆنفرانس دەکەین بەڵام وەکو گۆڤار ها بەڵام بە خۆم بەشدارم لە چەندان کۆنفرانس بوو نمونە لە مانجی شوباتی داهاتوو لە تاران لە دانشگای تاران کۆنفرانسی بینالمللی ینی نێودەوڵەتی میراتی زمانی میراسی زمانی بەشدارم بە لێکۆڵینەوە زۆر باشە ئەن بنمونە باز دەکەم لەگەڵ زانکۆکانەوەم هەیە بەڵام گۆڤاری زمان و زار ئێمە ساڵێت تەنها جارێک کۆنفرانس دەکەین بەڵام هەندێک جاریش لە پەراوێزیەوە دیدارمان هەیە کە پەیوەندی بە زمانەوە هەیە دەست خۆش بێ کاک فەریدون بەڕێزان دەستان خۆش بێ بۆ پرسیارەکانتان بۆ بەشداریتان بۆ هەموو شتێکە ئێستا لێرە لەگەڵ ئێمە ئامادەنە جارێکی دیکە ئیمێڵ و پارە مۆبایلماندانە کاکە ئەگەر بوار هەبێ کاکە سەنگەر منە مێ دوو کەلیمە لەو بارەیەوە قسە بکەم باوکە فەرموو بەڕێستان خۆتان بناسێن فەرموو من هۆگرم پرۆفیسۆر دکتۆر هۆگر مەحموود لە سلێمانیەوە بەڵێ دکتۆر هۆگر جان فەرموو حیات چاو ماجەکەم کاکە سوپاس بۆ تۆ کە من سەرەتا لە سەرەتاوە ژۆم لێگرتی بۆ دڵسۆزیتان و کاکە فەریدونیش ئەوە من وەکەوەی کە ڕایشکارم لە گۆڤارەکە لە نزیکەوە ئیناسم ئەو پیاوێکی چۆن بڵێ بەڕاستی خەمخۆری زمانە بەڵام ئەوەی من ئەمەیە بێڵێم زۆر جار من جۆم لەوە بێڵێ ئێمە لەبەرەوەی کە ستانداردمان نەبووە کاکە ئێمە ستانداردمان هەبوو بەڵام لە دوای ڕاپەڕینەوە دەسەڵاتی ئەحزابی کوردی بربەستیان بۆ دروست کرد ئەوە لایەنێکی تر دەسەڵاتی دڵسۆزەکەواکە گۆڤارێکی لەو بابەتە جۆی لێبژیرێ من نمونەیەکتان پێ بڵێم کە من بە حەسرەتەوە ئەمە ئاڵێم کە ئێمە کەسی وامان نییە خانمێک کە سەرۆکوەزیرانی ئیتالیایە ئەگەر هەڵە نەبم جۆرجیا میلۆنی ناوە جۆرجیا میلۆنی ئەمە لەگەڵ پۆستەکەی وەرگرت یەکسەر 100,000 یۆرۆ جەزای دانا غرامەی دانا بۆ ئەوانەی کە وشەیەکی نائیتالی بەکارهێنن یا ئەینووسن ئێمە ئەومان نییە ئێمە دار و بەرمان کردو بە خوێندنگە بە زمانی تورکی و بە زمانانی تر ئێمە ئێستا هەمووتان ئەیزانن کە ئێستا دایک هەیە شانازی بۆەوە کاکە مناڵەکەی کوردی نازانێت زمانی ترەزانێ لەبەرەوە بەڕاستی ئێمە ستانداردمان هەبوو لە ڕۆژگاری شێخی نەمرەوە کاکرا بوو لە ڕۆژگاری ساڵی هەفتا بۆ 74 تەنانەت لە 46 لە کۆماری کوردستان دواتر ئەو 4 ساڵە دواتر لە ئەدەبیاتی شۆڕشی ئەیلولا بەڵام کاتێککە ئێمە ئەو هەلومەرجەی دوایینەوە یەکمان بۆ ڕەخساونەوە دو حکوومەتی هەرێمان دامەزران ئێمە ئەوەی کە بیرمان لێ نەکردووە زمان بوو ئێستا ڕەنگە هەبێ بڵێ چۆن ئێمە ئەو هەموو زانکۆیەمان هەیە و ڕەنگە بیستی بەشی کوردی کرابێتەوە بەڵام ئەوەی من ترسم کوردیانایە بۆ کاولکردنی زمانی کوردی ئەوەنگەش ترسم لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان و ڕادیۆکانیان هەیە لەبەرەوە کاکە سەنگەر ئەوەی ئێمە پیا ئەڕۆین بەڕاستی بێخاوەنیە من چاوتان ماجەکەم ئێوە کەسانی دڵسۆزن سەرکەوتو بنەر دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریەکەت کە لەگەڵمان بەشدار بووی بەڕێزان دەستان خۆش بێ دەتوانن لەم ڕێگەیەوە کە بڵین پەیوەندی بە بەڕێزانەوە بکەن پەیوەندی بە بەڕێستەر نووسەری گۆڤاری زمان و زار بکەن بۆ نردنی بابەتەکانتان وتارەکانتان یا هەر تێبینی و بە زۆرێک لە جۆرەکان بتوان هاوکاریان بن بەڕێز فەریدون سامان بڵین لەوەی کە خواحافیزی بکەم وتەیەک تێ کۆتایی بۆ بەڕێزانێک کە لەگەڵمان بەشدارن ئەگەر بتوانین